بناوي خواي بخشندي مهربان. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. دوێنێ لە وڵاتی موسا و فیرعونەکاندا پیاوی حافظ قورئان و خۆڕاگری زیندان و سیمبولی ئاشتی و کۆتری ئاشتی خوازی دکتۆر محەممەد مورسی لە تەمەنی 68 ساڵیدا کۆچی دوایی کرد. پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی تەواوی مسلمانانی جیهانەکەین. ئومێدەوارین خوای گەورە ڕۆحی دکتۆر محەممەد مورسی بە بەهشتی نەبراوی خۆی شاد بکات و لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و ڕازگۆیاندا حەشری بکات. خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. بینەرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵم کە خوای گەورە تەمەنی پێبەخشین بەرنمەیەکی دیکە پەیامی ڕۆژتان پێشکەش بکەن بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. تەوەر و بڕگە و بەرنمەکانی ئەم ڕۆمان پێکاتۆ لە چەند تەوەرێکی جیاواز و سەرەکی کە قسەی یا تەوەری یەکەمیان قسە لەسەرەوە دەکەین چۆن ژیان بکەین لەگەڵ میوانێکی تایبەت لە بابەتی بواری گەشەپێدانی مرۆییدا قسە لەسەرەوە دەکەین کە چۆن ژیان بکەین. تەوەری دووەمان لە ئێستادا قسە و باز لەسەر هەمواری یاسای مافی خاوەن پێداویستە تایبەتەکان هەیە کە لە کاروباری کۆمەڵایەتیە میوانداری بەڕێز بەڕێبەری گشتی کاروباری کۆمەڵایەتی سلێمانی دەکەین و بڕگەی دووەمان قسە و باز لەسەرەوە دەکەین و هەروەها بڕگەی سێمان کە لە ئێستادا هەفتانە بڕگەیەک لە بەرنامەکەمان تەرخان دەکەینی بۆ بڕگەی کابانی ماڵ کە چۆن خواردن دروست دەکەی بە تایبەتی بڕگەیە تایبەتە بە کابانی ماڵ کە زیاتر خانمان لە ماڵەوە بینەری و بڕگەیەمان دەبن بۆی کە زیاتر مەتبەق و سفرەی خوانیان بڕازێنەوە لەگەڵ چەند راپۆرتێک و زانیاریەکی تایبەت کە سەرەتاش دەچینە لای کەش و هەوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ڕوودا و مێژووە گرنگەکانی ڕۆژ بە تایبەتیەوە بڕگەیە کە هەموو جارە ڕووداوەکانی ساڵانی ڕابردوومان بیر دەخاتەوە کە لە ئێستادا بەشێک لە ژیان پند وەرگرتنە لە مێژوومان. بڕگەی بەشی مێژوو ڕووداوەکانی ڕابردوو دەبێت. 18 شەشی ساڵی 1990 پاژەوەی ڕۆژی 7 شەشی ساڵی 1990 لە شەڕێکی نابەرامبەردا شێخ مەحموودی حەفید و سوپاکەی دژی سوپای زەبەلاحی بەریتانیا شکستیان هێنا و شێخ مەحموودیش لە پەنای بەردی قارەماندا بە دیلی و برینداری کەوتە دەستهێزەکانی بەریتانیا. لە دادگایەکی ڕووکەشانەدا ئەنجومەنی عورفی سەربازی بەریتانیا سزای لە سێدارەدانی بۆ شێخ مەحموودی حەفید دەرکرد. بەڵام بڕیارەکە جێبەجێ نەکرا بەهۆی ترسانیان لە کەوتنەوەی پشێوی و خۆپیشاندانی لایەنگرانی شێخ مەحموود و نەتەوەی کوردەوە. بەڵام شێخ مەحموود نەفیکرا و دوورخرایەوە بۆ جەزیرەی تانە لە وڵاتی هیندستان و ماوەی 10 ساڵ دوورخراوەییان بۆ بڕیەوە. بەڵام دواتر هەر بۆ مەبەست و مەرامی خۆیان گەڕاندیانەوە و ئەویش حکوومەتی دووەمی بۆ مافەکانی کورد دامەزراندەوە. 18 شەشی ساڵی 1936 کۆچی دوای ڕۆمان نووسی ناودار و کاریگەری ڕووسی مەکسیم کۆرگی ڕۆمانی بەناوبانگی دایک بەرهەم و نووسینی مەکسیم کۆرگیە و تا ئێستا بۆ زۆربەی زمانە زیندوەکانی جیهان و زمانی کوردیش وەرگێڕدراوە. 18 شەشی ساڵی 1953
هەڵوەشانەوەی حکم و سیستەمی پاشایەتی لە وڵاتی میسر و ڕاگەیاندنی یەکەمین کۆمار و محەممەد نەجیب و بە یەکەمین سەرۆکۆماری میسر. مەلیک فاروقیش کۆتا هەمین پادشای نێو بنەماڵی حکمڕانی محەممەد عەلی پاشای میسر بوو کە ئینگلیز بۆ دژایەتی دەوڵەتی عوسمانی ڕاستی کردەوە و دەسەڵاتی بەو بنەماڵەیەدا و 9 کەس بوونە پادشا و کەسی یەکەمی میسر. هەژدەی شەشی ساڵی 1962 کۆچی دوایی شاعیری نەتەوەی کورد ئەسیری ناوبراو ناوی تەواوی بریتیە لە عەبدولخالق سەید حوسێن و بە نەخۆشی شێرپەنجە و لە نەخۆشخانەیەکی شاری کەرکووک کۆچی دوایی کردووە. هەژدەی شەشی ساڵی 1986 شەیدبوونی مامۆستا عەبدوللەتیفی پێنجوێنی زانای ئوسوڵزان و مامۆستای زانکۆ و یەکێک لە سەرکردە دیارەکانی بزوتنەوەی ئیسلامی و ئەندامی مەکتەبی سیاسی ئەو حیزبە. جەنابی مامۆستا بە یەکێک لە پیاوە خوێنەوار و زانستزانەکانی کووردا دەنرێت و لە بواری ئوسوڵدا دەستێکی کاریگەری هەبوو، ڕەحمەتی خوای لێبێت. عسری دوێنێ ئێوارە لە دانیشتنی 12هەمی دادگای باڵای میسر بۆ دادگاییکردنی پاڵەوان و حافظ قورئانی موسڵمان دکتۆر محەممەد مورسی تەندروستی تێگەچێ و پاش گەیاندنی بە نەخۆشخانە هەر لە نێو هۆڵی دادگا کۆچی دوایی دەکات. ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. کورتەیەک لە ژیانی دکتۆر محەممەد مورسی باز دەکەین لەگەڵ کۆمەڵێ لە سەرنج و کۆمنتی بەشێ لە کەسایەتەکان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. دکتۆر محەممەد مورسی ناوی تەواوی محەممەد مورسی عیسا عەیاتە، پێنجەمین سەرۆک کۆماری میسرا دوای حکمی پاشایەتی، یەکەمین سەرۆکیشە بە شێوەی دەنگدان و بە دەنگی هاوڵاتیان هاتبێتە سەر کورسی دەسەڵات. دکتۆر محەممەد مورسی مجاهید و حافظ قورئان و پەروەردەکراوی دەستی حەسەن بەننا و سەید قوتبی شەهیدانی ئیسلامە. ناوبراو 28 1951 لەدایک بووە، واتە لە تەمەنی 68 ساڵیدا گەڕایەوە لای خوددا. 5 منداڵی هەن بە ناوەکانی شەیما و ئوسامە و عەبدوڵڵا و ئەحمەد و عومەر. دکتۆر محەممەد مورسی ڕۆژی 3 2013 لەلایەن بەڵتەچیەکانی میسر و بە هاوکاری و پشتیوانی وڵاتانی بەناو ئیسلامی و سەلەفیەکانی بەرسێبەری دەسەڵاتەوە پاش کودەتایەک زیندانی کرا و دەیان تۆمەتی بێبنەمای خرایە شوێن. دکتۆر محەممەد مورسی ساڵی 1982 بڕوانامەی دکتۆرای لە کالیفۆرنیای ئەمریکا بەدەستهێناوە. محەممەد مورسی لە بەندینخانەدا دەڵێت داوای قورئانی پیرۆزم لە بەندیاوانان و دەسەڵاتدارانی زیندان کرد، بەڵام لێیان قەدەغە کردم و گوتیان قورئان قەدەغەیە، بێ ئاگا لەوەی کە من 30 ساڵ بەر لە وادەیە تەواوی قورئانی پیرۆزم لە سنگمدا کۆ کردبووە و لەبەرم کردبوو، بەڵام هەر پێم خۆش بوو دەست لە مەسحەف و کتێبی پیرۆزی خوددا بدەم. کۆمنتی فەیسبوک ئەحمەدی چوارەمین منداڵی دکتۆر محەممەد مورسی دەڵێ باوکە دیداری من و تۆ گەشتە قیامەت و لای خوددا بە دیداری یەک شاد دەبینەوە. عومەر گوڵپی دەنووسێ دیموکراسیانە و ئازادانە و مەدەنیانە هەڵبژێردرایت، دادگەرانە حکومت کرد، بەستەم و زۆر و هێز لادرایت و خرایتە زیندانەوە. کۆچی دواییت سەربەرزی و ڕووسووریە، نەوەک موسڵمان سەر بە هەر ئاینێکیش بوویتایە هەر بەخەم بووم بۆت برای ئاینی و ئینسانیم مورسی. عەبدوڕەحمان محەممەد عارف دەنووسێت زنجیرەیەکی دانەبڕاو لە ستەم لێکراوانی پیاوانی خوددا لە سەید قوتبەوە هەتا سەید مورسی، زنجیرەیەک گرێدراو لە فیرعەونیەتی وەحشیگەرای لەعنەت لێکراو لە عەبدولناسڕەوە تا سیسی. میران مەجید دەنووسێ چەند مەرگێکی شکۆدارە کاتێ بانگەشەکانت بە ڕۆحت دەسەلمێنیت. زامدار قادری دەنووسێ محەممەد مورسی ئەو کەسەی پیاوانە ژیا، پیاوانە شەید بوو، بە مەردی هات و بە مەردی شەید بوو. ئەگەرچی دنیا بە بەری ماوە، بەس خوا ئاگادارە ئەگەر ببینم گەلی میسر و ئاو دەچن زگم لۆیان ناسووتێ. دکتۆر عومەر عەبدولعەزیز دەنووسێت لە کەشێکی گوماناویدا بانگخوازی گەورە و سەرۆکی شەرعی هەڵبژێردراوی میسر محەممەد مورسی شەهید بوو، سەرۆکێک نمونەی نەزاهەت و ئازایەتی و خاکیەتی و خەمخۆری، مەزلومێک کە ستەمکارە خۆفرۆشەکانی وڵاتەکەی
لە زیندانیشدا لی دەترسان سەرکردەیە کە لە پشت تەلبەندەکانیشەوە وانەی نەبەردی دەوتەوە. ساڵح خەلیفە دەڵێ شەهید دکتۆر محەممەد مورسی لەم شەوەوە ڕۆحی شەکەتی دەرچوو لاشەشی ئازاد بوو، فکر و بیری چەکەرەی خەفەکراوی هاتە بەرهەموو وانەی خۆڕاگری وتەوە و نمایشی کرد بۆ ئەدەب. ڕەزا و ڕەحمەتی خوا لە دکتۆر محەممەد مورسی بێت. بینەرانی عزیز دەچینە سەر بڕگە و بابەتی بەرنامەی پەیامی ئەم ڕۆژمان. دیارە بڕگەی یەکەمیان هەمومان دەژین، بەڵام گرنگەوەیە کە بزانین چۆن بژین، کە بڕگەی یەکەمان ناونیشانەکەی ئەوەیە کە چۆن ژیان بکەین بە میوانداری زۆر بەڕێز کامەران فەتاح، ڕاهێنەر لە بواری گەشە پێدانی مرۆیی. بەخێر بێ مامۆستا کامەران. زۆر بەخێر بێتێکەوەن بەخشی. مامۆستا کامەران ئەگەر لێوە دەست پێ بکەین خۆی هەمومان دەژین، تا چەندە گرنگە کە بزانین چۆن بژین. بەناوی خۆی گەورە سپاسانەکەم. تەبەن ئەم بابەتێکی گرنگە، چونکە کاتێکە خۆی گەورە مرۆڤی دروست کردووە حتمما بۆی دروست کردووە کە لە زەویا بژی. گرنگە ئێمە بزانین چۆنە ژین. خۆ مرۆڤ ئەگەر هەموو ژیانیشی بەخەو بێ هەرە ژی، واتە ژیانی بە ڕۆتینیات ئەڕوا، بەڵام ئەوەی کە گرنگە لە ژیانی مرۆڤەکانە بزانێ چۆنە ژی. گرنگترینشی لەوەیە کە مرۆڤ بزانێت چۆن ئەژی و بزانێ ئەو شتێت لە ژیانی خۆیان کە گرنگە. ئەمەیە کە گرنگترینشی ئەمەیە کە مرۆڤ لە ئێستایا بژی. واتە مرۆڤ لەم کاتەی ئێستەی کە تێدایە لە ئێستایا بژی، بەڵام ئەمەش نەبێتە ڕێگر بۆ ئەوەی کە ئومێدێکی هەبێ بۆ داهاتوش. واتە گرنگە مرۆڤ ژیان بکاوەکۆی کە هەیە، ژیان بکاوەکۆی کە هەیەتی، ژیان بکاوەکۆی کە لە دەستایەتی، ژیان بکاوەکۆی کە لە جیرفانەیەتی. بەڵام ئومێدی ژیانی هەبێ وەکۆی کە ئەم ژیانە کە خۆی گەورە بۆ مرۆڤەکانی فەراهەم هێناوە چەند بواریتیایە مرۆڤ بۆ ئەو ژیانانە دروست کراوە. بەڵام ئایا مرۆڤ ئەتوانێت هەمووی دەستەبەر بکە؟ نەخێر. ئەتوانێت هەندێکی دەبەستە بەر بکە، بەڵام بە ئومێدی هەندێکی کێشیان و بژی. واتە مرۆڤ کە توانی لە ژیانیا ئێستا بژی، هەندێک دەستکەوتی هەبێ لە ژیانە و ئومێدیشی هەبێ بۆ ژیانەکانی دیکە، ئەو کاتە ئەم مرۆڤە ئەتوانێت چی بکە؟ ئەتوانە وێنەی ژیانێک بۆ خۆی دروستکە. کەواتە لێرە ئەتوانین بڵێن کەی مرۆڤ ژیانی گرنگە بێ ئەو کاتێک کە شتێک هەبێ لە پێناوی هەوڵ بدە. یعنی مرۆڤەکە وابەستەی شتێک بێ، پەیوەست بێ بە ژیانێکەوە. زیاتر لە قۆناغی کام لە قۆناغەکانی ژیان ئیتریا تەمەن دەبێ بیر لەوە بکەیتەوە بزانین چۆن بژیت. خۆی لە قۆناغەکانی تەمەن، واتە ژیانی مرۆڤەکان پەیوەستە بە تەمەنیەوە، بەڵام گرنگترین مەحکومە ها مرۆڤ بەڵێ پەیوەستە بە ڕابردوو و بە ئێستا و بە داهاتوو. بەڵام مرۆڤ کەی ئەتوانێت جوان بژی، باش بژی؟ ئەڵێ مرۆڤ هەندێک مرۆڤ هەیە ئەژی، هەندێک مرۆڤ هەیە خۆش ئەژی، هەندێک مرۆڤ هەیە جوان ئەژی. کەی ئەتوانێت بچینە قۆناغی جوان ژیان؟ خۆ هەندێک مرۆڤ هەیە خۆش گوزەرانە بەس جوان ناژی. کەی بتوانێت بچینە قۆناغی جوان ژیان؟ ئەو کاتەی کە مرۆڤ پند لە ڕابردووی وەربگرێ، واتە بیر لە ڕابردووی بکاتەوە وەکو هۆی پندی لێ وەربگرێ، نەک وەکۆی تیا بژی، نەک وەکۆی کێشە بۆ خۆی دروستکایتە ڕابردوو ڕۆشتە بەردەوام گرفتی لە ڕابردووە هەبێ. واتە مرۆڤ بیر پند لە ڕابردوو وەربگرێ، بەڵام لە ئێستایا بژی، لە ئێستایا بژی. واتە پند لە ڕابردوو وەرەگرین، بیر لە ڕابردوومانەکەینەوە پندی لێ وەرەگرین، ئومێدیشمان هەیە بۆ داهاتوو. ئەم ئومێدەی داهاتوو ئێستەمانی پێخۆشەکەین، یعنی لە ئایندەیان ناژین، لە ئایندەیان ناژین. بەو مانایی بەپێی تەمەنەکان ئەڵێ مرۆڤ ئەتوانێت بژی وەکو مناڵێک بۆ ئەوەی چێژ لە ژیانی ببینێ. مناڵێک ئێمە هەمومان ئەگەر بیرکەین و لە تەمەنی مناڵیمان، ئەو شتانەی کە ئێستا لە بەردەستمانە هەیە لە مناڵیە زۆر چێژمان لێبینیوە، بەس ئێستا ئەو چێژەی نییە. کاتە مرۆڤ ئەگەر بتوانێت لەم کاتەیە وەک مناڵێک بژی، ئەوە ئەتوانێت چێژ لە ژیان ببینێ. بۆیە ئەبێ وەکو گەنجێکیش بیر لە ئایندە بکەینەوە. چونکە هەمیشە گەنج نەبیری ڕابردوویەتی، نەبیری ئێستەیەتی، نە لە ئێستاژی و بەردەوام لە ئایندەیەژی. ئەگەر مرۆڤێکی متەکامیل بین،
یعنی مرۆڤێکی متەکابین لەو کاتی کە عەقڵمان هەیە نابێ بە پێی سلوشتەکەی خۆمان بژین یعنی ئەڵێ ئێمەیتە گەنجین هەرە بێ ئومێدمان لە داهاتوو بێ نابێ لە ئێستایا بژین مرۆڤ ئەبێ بوونی ئامانجێک لە ژیاندا و دانانی پلان و بەرنامە بۆ گەشتن بە ئامانجە تا چەند زەمانەت و گرنتی ئەوەمان پێدا کە ئێمە ژیاوین و سەربەرزانە ژیانمان کردووە خۆی ئەڵێ مرۆڤ ژیانی کەی مانای ئەبێ ئەو کاتی شتێک هەبێ لە پێناوێ هەوڵ بدا ئامانجێکی ئەبێ ئەبێ شتێک لە پێناوێ هەبێ هەوڵ بدا چونکە ئەگەر شتێک نەبێ لە پێناوێ هەوڵ بدەی تۆ ژیانت مانای نابێت ژیان هەموو ڕۆتیناتە ژیانی مرۆڤەکان ئەگەر شتێک نەبێ لە پێناویان هەڵدەن قەزەیەک دۆزێک شتێک نەبێ لە پێناوی هەڵدەن خۆیانی بۆ کۆ ناکەنەوە خۆیانی بۆ کۆ ناکەنەوە ئێمە ئەمڕۆ ئێستا بەرنامەیەمان هەبووە هەر سێلامان خۆمان بۆ کۆ کردوێتەوە ئەگەر ئەمە نەبووایە ئێستا احتیمالێ خەوت بێتین زۆر نزیکە خەوت بێتین بەڵام ئەگمادەم ئەم بەرنامە هەیە ئەمڕۆ قەرارە ئەمڕۆ لە پێناوی ئەم شتەیە هەوڵەدەین هەر لە شەوە تا ئێستا کسە چاو بەکارێنین هەمومان کتێبەهێنین قسەی زاناهێنین وردەکاری دروستەکەین خۆمانمان بۆ کۆ کردەوە ئێستا هەست بە ئارامیەکەگەین ینی هەستەکەین ئێستا ئێمە ئەوە ئێستا گەشوینەتە کۆتایی بابەتەکە و ئێستا ئێمە خۆمانمان و کرد و دەستکەوتێکمان هەیە کەواتە ئامانج هەیە بۆیە هەوڵی بۆ دەدەی بۆیە ئاسوودەی بەڵام زۆر جار کەسەکان ناگەنە ئامانج نارامیەکیش پێیان دەبەخشرێت ئایا دەکرێت مادام تۆ هەوڵت داوە ئامانجی خۆت نەپێکاوە ئیدی دەروونت نائارام بێت ئەمە لێرەوە کێشە دروستەکە ئەم مرۆڤە لە ئامانجەکە ئاژی ئەمە لێرەوە گرفتەکە دروستەکە یعنی مرۆڤ نابێت لە ئامانجەکەیە بژی یعنی ئێستا ئێمە کەسێک پێی وایە لە ئایندەیە 10 ساڵیکە قوتابیە کە ئێوە بێ بە ئەندازیارێ باشە ئێوە بێ بە ئەندازیارێک ئێستا وەکو ئەندازیار نەبێ مامەڵە بکەین بڵێ ئەوە من ئەندازیارێکم تەعین نەبووم وێتەوە تەعین نەبوو یان ئێستا لە دەست دەچێ ئێستا ئێوە بێ بە ئەندازیار تەعین نابێ ئێستای قوتابێتی لێ دەست دەچێ ئێستا ئەم ئەندازیارێک کە لە تموحیایەتی ئەبێ تایە نەژی بەس بیکا بە بەشێ لە ژیانی چونکە هەندێک جار مرۆڤ کە تووشی گرفت ئەبێ لەگەڵ ئامانجەکانیە لەگەڵ ئەوەی کە لە پێناوێ هەوڵەدا ئێستا لە ئێستەیە ناژی لە ئایندەیە ئاژی لە ئامانجەکەیە ئاژی وای لێدە ئێستەی لە دەست دەچێ کە ئێستەی لە دەست چوو قەت ناتوانێت ئایندە دروستکە هەروەکو چۆن کەسێک با بڵێن ئێستا ئەوێ بچێ بۆ هەولێر ئێوە بچێ بۆ هەولێر باشە ئەگەر پارەی پێ نەبێت چێ بۆ هەولێر ناتوانێت بچێت با بڵێ من ئەشتم بۆ هەولێر وانە کەواتە مرۆڤ ئەبێ بەڵێ ئامانج ئەبێ شتێک هەبێ لە پێناوێ قوربانی بدەین تەسحیە بدەین ئەزانی کە گرنگترین شت لە ژیانە کاتێکە مرۆڤ بەڵێ ئامانجێکی هەبێت تموحێکی هەبێ ئەوەی کاتەکانی ژیانی بەلاوە گرنگە بێ بەزماکردنی ئەم ئامانجە بۆ نمونە ئێستا من لە قۆناغێکی بۆ نمونە 35 ساڵیان 32 ساڵیان باشە دەبێ ئەم ئامانجە دیاریکرا بێ بۆ کەم لە قۆناغەکانی ژیانم بێ و هەڵ بدەم یا ئەم ئامانجە نزیک بێت یا دوور بێت بۆ نمونە گەنجێک کە دەگاتە یا دوای قۆناغی مێر منداڵی ڕەنگە زۆربەی گەنجەکانمان بیر لە ژنهێنان بکەنەوە واتە دوایی ئامانجیان ژنهێنان بێت واتە مەوداکەی نێوان ئەو کاتی کە تایە دەژین و ئامانجەکەیان دیاریکراوە تا چەندە دەبێ ئەو مەودایە دوور و نزیک بێت خۆی ئێمە دوو شتمان هەیە لە ژیانە خەونمان هەیە خەون و خەیاڵمان هەیە و ئامانجمان هەیە وانە خەون و خەیاڵ و ئامانجمان هەیە تۆ بێمانە جا بکەیتەوە هەندێک شتێ خەون و خەیاڵە ئەبێ ئومێدی پێی هەبێ ئەبێ ئومێدی پێی هەبێ ئەمانە دوورمەودان بەس ئەوەی کە ئەمڕۆ ئێمە باسیەکەین کە ئامانجە ئەمانە زیگمەودایە بەڵام لێرەیە کە باسی گەنجە کرد دروستکردنی خێزان ئەمە گرفتەکە لێرە ئەمەیە کاتێکە گەنجێک ئێوە خێزان دروستکە بیر لەوەیە کاتەوە کە خێزانەکەی دروست کردووە و خانووی نییە و معاشی نییە و هیچ بژێوێکی ژیانی نییە کە بیری لەوە کردەوە ژنی بۆ نایەت کە بیری لەوە کردەوە ژنی بۆ نایەت بیر لەوە کەمە ئێستا چیم هەیە ئێستا چیم هەیە ئەتوانم چی بکەم ئەتوانم چی بکەم بۆیە مرۆڤ بەڵێ گرنگە کە تۆ ئەو ئامانجەی کە هەتە بزانی ئایا ساڵانەیە 2 ساڵ جارێکە 10 ساڵیە ئەمە زۆر گرنگە بەڵام مرۆڤ کاتێککە ئەڵێن گەنجێکە و ئێ خێزیان دروستکە قوتابیەکە ئێوە پلەیەکی خوێندن بەدەستبێنێ ئەو مەودایە ئەبێ بە پێی هەنگاوەکانی خۆی بێ ئەو مەودایە بە پێی هەنگاوەکانی خۆی بێ کاتێک کە قوتابیەک لە قۆناغێکی گەنجێتیە هێشتا قۆناغی دروستنی خێزانی نەهاتووە ئەگەر بیر لەوە بکاتەوە کە خێزان دروستکات ئەو تووشی چییە بێ تووشی انحرافاتە بێ زۆر ڕێز بەجازت کابانێکی ماڵ کە ڕەنگە تەنهاییشی کابانی ماڵۆ خاوەنی منداڵ و هاوسەری خۆیەتی
ئیدی دەبێت ئەمە ئەچ ئامانجێکی بۆ دیاری بکرێت ڕەنگە پێشتر ئامانجی تەنها ببێتە خاوەنی ماڵ و منداڵەکەی خۆی کە ئێستا هەیەی ئایا دەبێت ئامانجی داهاتووتریی بێت زۆر جار کەسەکان بێ ئامانج دەژین بەڵام لەو حاڵەیە کە تایەدان خۆشبەختن ئاسوودەن بەڵام ڕەنگە هێشتا ئامانجێکیان نەبێت بەس ئەوەندە دەیانەوێت بەو شێوازەی کێسە ژیانیانەیە بەردەوام بێت ئێمە ئەگەر بێت و لە باسی خێزانە کرد بۆ منە ئافرەتێک کابانێکی ماڵە ئەڵە ژنی ماڵەوەیەوە نیە بەس ئیشی خواردن و خزمەتکردنی ماڵ و مناڵەکەیەتی ئەمە ئیشێکی هەیە ئەمە پێڵەن چی ئەمە پێڵەن بینین ڕۆڵ لە ژیانە ئەمە ڕۆڵێکی هەیە لە ژیانە ئەم ئیشەی ئەم خێزانداریە ئەم ژنی ماڵەوە پێی ڕازی بێ واتە کاتێک کە ئەڵەن ئەمە ئافرەتی ماڵەوە ژنی ماڵەوەی پێی ئاسوودە بێ پێی لەنگ نەبێ پێی کەم و کورتی نەبێ و کاتێک کە ئەڵێ خزمەتی ماڵ و مناڵەکەی کات و بەردەوام لە ماڵەوەیە ئەمە پێی ئاسوودە بێ پێی ڕازی بێ ئەتوانێت چی بکە ئەتوانێت لەمە داهێنان بکە ئەتوانێت باشترین خواردن پێشکەشی ماڵ و مناڵەکەی بکە واتە ئەتوانە ببێتە چێژلێنەرێکی سەرکەوتوو هەموو چواردەورەکەی هەموو دراوسەکانی چاو لە ئەم بکەن لە دروستکردنی خواردنە کاتە ئەم کەسە هەر دروستکردنی منداڵ و پەروەردەکردنی مناڵیش بۆ خۆی یەکێک لە هەمانجارە گەورەکان تۆ دروستکردنەوەی نسخەیەکی خۆتە ینی مناڵە بینی وێنەی خۆت لە ئاوێنەکە بینیتەوە مە بەسمە منداڵ هەر بۆ خۆی گەورەترین ئامانجی دایک نییە خۆی من باسێکی بەشێکمان کرد ئەوەی لە پرسیارەکەی بەڵێ خێزان بەگشتی تموحی دایک و باوکە وانە تموحی دایک و باوکە بەڵام لێرە وی ژیانمان لێ نەبێتە ڕۆتین ژیانمان لێ نەبێتە ڕۆتین ئێمە چی بکەین باشە ئەتوانین مناڵێکی باش پەروە دەکەین بۆ کۆمەڵگا مناڵێکی باش پەرۆ دەکەی واتە ئەم دایک و باوکە بیر لەواکەنەوە ئەم مناڵیان چۆن وای لێ بکەن جێی شانازی بێ چۆن وای لێ بکەن جێی شانازی بێ کەوایان لێ کرد دوو کەس باسی کرد لە گەڕەکی خۆیانە هەمووی باسی مناڵەکەی ئەمی کرد لە ناوخزم کۆسوکار هەمووی باسی ڕۆشتی بەرزی مناڵەکەی ئەمی کرد ئیتر وردەوردە ئەم هەست بە چیەکە هەست بە ئارامیەکەکە هەستەکە ژیانی ئەم چی هەیە ژیانی هەم مانای هەیە واتە تموحی ئەم پەروەردەکردنی مناڵەکانە لێرە یەک شت گرنگە پێشەوەی سارەکە بۆ گرنگترین شت لە ژیانە ئەمەیە مرۆڤ بۆ خۆی هەوڵ نەدا بۆ بەرامبەرەکانی هەوڵ بدا ئەگەر بەرامبەرەکانی دەستکەوت خۆشی دەستەکەوێ یعنی چۆن یعنی بەو مانایی مرۆڤ هەوڵ بدا هەمیشە شتێ پێشکەشی کۆمەڵگەکە کاتێک کە مناڵە پەروەردەکە بۆ خۆی پەروەردە نەکا بۆ کۆمەڵگەی پەروەردەکە کاتێک کە ئەم مناڵە لەناو کۆمەڵگەیە ئەبێتە جێگەی ڕەزامەندی خەڵکی و دەستخۆشی خەڵکی ئەم دایک و باوکە پێگەشە ئەبێ واتە خۆشی دەستکەوت لە ئامانجەوە بینەوە بۆ چۆنێتی ژیانکردن کە تەوەری بەرنامەکەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ مردن بۆ کەسێ دوو ڕۆژی ژیانی وەکو یەک وابن هیچ بەرهەم و گۆڕانکاریەک لە ڕۆژەکانیە وەکۆڵێ دروست نەکا ئێمە سەرەتا چۆن بزانین ئەم ڕۆی من و دوێنەی من وەکو یەک وابووە و بە چ میکانیزم و ڕێگەیەک جیاوازینەوە ئەم دوو ڕۆژا بکەم لە ڕووی بەرهەمێنانەوە لە ڕووی عیبادەتەوە لە ڕووی کاری چاکە و ئیسلاحکارانەوە لە کۆمەڵگەکەمدا خۆی ئێمە کەی ئەتوانین هەست بەوە بکەین کە ڕۆژەکانمان وەکو یەک نییە ئەو کاتێک کە خەڵکی سوودی لێبینین ئەو کاتێک کە خەڵکی سوودی لێبینین ئەمە یەک دووەم ئەو کار و پیشەیە کە هەمانە بتوانین داهێنانێکی تا بکەین ئەو کار و پیشەیە هەر یەکە لە ئێمە ئەمڕۆ بیبینە هەر یەکە و کار و پیشەیەکی هەیە باشە لەم کار و پیشەیە ئایا باشترینە خۆ تۆ ئەکرێت تۆ پێشکەشکارێکی بەرنامەیت ئایا هەوڵدا و ببیتە باشترین پێشکەشکاری بەرنامە ئەمەیە ئەگەر هەر بەرنمەیەک پێشکەشکەین و ئەوە بێت ژیانمانە بێتە ڕۆتینات بەس ئەگەر بیلەوە بکەین و ببینە باشترین پێشکەشکار ئەوە ڕۆژانە وردەوردە گەشاکەین مامۆستایەک لە قوتابخانە ئەگەر ڕۆژانە ڕێگاوە نوێیەکانی وانەوتنەوە بەکار بهێنە بۆ قوتابیەکانی باشە ئەوە ئەو کاتە هەست بەوە ئەکا کە ڕۆژەکانی وەک یەک نییە باشە ئەو کاتە هەستەکە ڕۆژەکان بۆ نمونە کەسێک کابانی ماڵەوەی خواردن لێنێ ئەگەر خواردنەکانی دیکۆرات و گۆڕانکاریەکی تیا بکە ئێتۆ هەستی پێەکەی بەوەی کە یعنی ژیان وەکو چی وایە ژیان وەکو جلێکی تێکچوو لەگەڵ جلێکی وتوکرا وایە یعنی تۆ کاتێک کە جلو بەرگەکە ئەگەر بێت و جلو بەرگەکە کە دوای ئەوەی کە لە غەسالات و دەرۆ شۆرا و یەکسەر لە بەریکەی هەموو ڕۆژانە وا بکەی ئەمە ژیانی تۆ ڕۆتیناتە بەس ئەگەر دانیشی بە دیقەتێک و بە جوانیەکە و توێکی بکەیەوە نیە جوان ڕێکێکی ئەمە هەستەکەی ژیان و گۆڕانکاریە بنمونە ئێمە زۆر کەسمان هەیە با بڵێن پیشەیەکی پیرۆزیان هەیە پیشەی کرێکاریە باشە هەر لە سەقسەکەی جەنابەت هەیە ئەڵێ من 20 ساڵە کرێکارم هێشتا نەمتوانە ببم بە وەستایەکی باش ئاخر تۆ لە سەرەتاوە قەرارەداوە ژیان هەموو یەک بێ هەر کرێکار بیت بەڵام هەیە لە ماوەی 2 ساڵە بێتە چی
باشترین وەستا بۆ چکە ئەم قەراری داوە هەوڵ بەردەوام بینی لەوە کردێتە چۆن بینایەکی جوان بنەخشێنێ چۆن بینایەکی جوان بنەخشێنێ کاتێکە بیر لەوە کاتەوە چۆن بینایەکی جوان بنەخشێنێ بەردەوام ڕۆژانە گۆڕانکاری بەسەرایە ماوەسا ئێستا زۆر جار باشتیانی خۆشترین ژیان یا چۆن بژین پەیوەست دەکەنەوە بە مادەوە زۆر جار باوەڕیان وایە گەر مادەیەکی باشیان هەبێت خۆش دەژین جوان دەژین دەزانن چۆن بژین ئایا تا چەندە ژیان یا چۆنیەتی ژیان پێوەستە بە مادەوە ئاخۆی ژیان هەموو شتێکە لە ناو یەک شتە ژیان هەموو شتێکە لە ناو یەک شتە چونکە مرۆڤ حەزی لەوەی هەموو شتێکی دەستکەوێ ئەمە تمۆحی مرۆڤەوە نیە هەر ئێستا هەموو کەسێک خەیاڵ بکە خەیاڵی بۆ هەموو شتێکە ڕوا بەس ئەم هەموو خەیاڵە ئەدەینە چی ئەدەینە یەک شت ئەنجا ئەتوانێ مرۆڤ بتوانێت لە ژیانە گەشە بکە بۆ نمونە لە ناو خێزانە هەیە دوو مناڵی ئەمرێ بەڵام چۆن نەتوانێت ئەستو دەبێت ئەڵە خۆشەویستی هەموو مناڵەکانم یاوە بە کێ بە مناڵە بەو کچە خۆشەویستی خێ یا بۆ نمونە خێزانێک مناڵیان نابێ ژن و پیاوەکە ئەڵە خۆشەویستی هەموویم داوە بە یەکتری ژنەکە بۆ پیاوەکە بۆ ئافرەتەکە واتە ژیان هەموو شتێکە بەڵام لە ناو یەک شتە بەڵام ژیان یەک شت نییە لە ناو هەموو شتەکانە ژیان هەموو شتێکە لە ناو یەک شتە بەڵام ژیان یەک شت نییە لە ناو هەموویە واتە ژیان هەمووی مادە نییە بتەوێت لە ڕێی مادەوە هەموو شتێکی دەستکەوێ باشە بەڵام ژیان زۆر شتە ئێمە بۆ منە ئەگەر بمانوێت ژیان پەیوەستکەین بە مادەوە ئەوە ژیانمان ئەبێتە ژیان بۆ خۆمان ژیانمان دەبێتە بە ژیان بۆ خۆمان کەواتە ناتوانین سود بە خەڵکی بگەێنین یەکێک لەو پایانەی ژیان چییە یەکێک لەو پایانەی ژیان چییە ئەڵێ تۆ هاوکاری خەڵکی بکە تۆ هاوکاری خەڵکی بکە باشە ئەگەر من ژیانم هەمووی بێ بە مادە توام هاوکاری خەڵکی بکەم نه ئەگە بێ ژیانم کۆمەڵە شت بێ واتە کۆمەڵە ژیان کۆمەڵە پێکهاتەیە یەکێک لەوانە ئەڵێ تۆ بتوانە پشتیوانی خەڵک بە تا خەڵک پشتیوانت بێ باشە ئەکرێ یەکێک لە حەکیمەکان سێکی زۆر جوانی هەیە لەسەر ئەو بابەتەی کە باست کرد ئەڵێ من سەرم سوڕ ئەمێنێ لە ژیانی هەنێ خەڵک هەموو تەمەنیان دائەنێن لە پێناوی و پەیداکردنی پارەیە بەڵام دوای ئەوەی کە جەستەیان تێک چوو هەموو سەرۆتەکەیان خەرجکەن جەستەکەیان دەست ناکەوێتەوە کاتە ژیان هەمووی مادە نییە چکە ئەگەر مرۆڤ هەموو ژیانی بە مادە بێ جەستەی لێ دەرسەکەوێت نەک ژیان هەمووی هەر مادە نیە ئەسڵەن ژیان هەمووی هەر خۆمان نین ئەسڵەن ژیان هەمووی خێزانەکەشمان نییە ئەسڵەن ژیان هەمووی هەر خزم و کەسوکارەکەمان نییە واتە ژیان هەمووی پەیوەستە بە یەکەوە مرۆڤ بە سروشتی خۆی کارینێکی کۆمەڵایەتی زۆر باشە مامۆستا لەم سەردەمی جیهانگەرایی و مۆدێلگەرایی و مادەپەرستی و ڕاڵبازی کە وەکو مارکز ئەڵێ لا ئیلاهە ئیلا والحەیات و مادە ینی ژیانی کورتکردۆ لە مادەپەرستیە بوونی بەها ڕوحی و معنەویەکان بەها باڵاکان ئەخلاقێکی پەسەند هەژار دۆستی و مرۆڤ دۆستی و ژینگە دۆستی تا چەند واکە ژیانمان وەکڵێ لێو ڕێژ بێت سەران ڕێژ بێت لە جوانی لە ئاسوودەیی لە مرتاحی ئێمە ئەبێ لە جەستەی مرۆڤەوە پێناسەی ئەو بابەتە بکەین جەستەی مرۆڤ لە چی پێک دێت ئەوێ لە ڕۆح لە فکر لە ئەندامەکان باشە من ئێستا جەستەم گەدە جەستە هەمووی بەچی تێرەکەین بە مادە نیە کاتەمە لایەکی ژیانمانە ئەی فکرمان بەچی تێرەکەین بە خوێندنەوە خۆ فکر مادە نییە ئەی دەرونمان بەچی ئارامەکەینەوە ئەوش بە ڕۆح بە شتە غەیبیەکان ئاخر مرۆڤ زۆر جار هیچ بلایەنێکی مادی شکنا هیچ پشتیوانێکی مادی شک نابە ئەی پەنا بۆ کێوە پەنا بۆ لایەنە معنەویەکانە بە لایەنە معنەکان کێ خۆی گەورێ ئەها ئەو مرۆڤانشی کە خوا ناناسن لایەنە معنەویەکە لە بتێکا بینەوە بۆیە تووشی شیرکە بێ یعنی مرۆڤ کاتێ لایەنی دەرونی و ڕۆحی تەواو سابت نییە پەیوەستی کا بە خۆی گەورەوە ناتوانێت بە مادە خۆی ئارام کاتەوە پەیوەستێکا بە شتێکی دەرەوەی مادە کەواتە ئەی بۆیە لایەنە ڕۆحیەکان هەم مرۆڤ زۆر جار مرۆڤی بێباوەڕیش کاتێککە قورئانی بەسەرا خوێنیتەوە هەست بە چیەکە هەست بە ئارامیەکەکە واتە مرۆڤ ناتوانێت نەک هەر مرۆڤ هەر گیانەوەرانیش یعنی لە لایەنە ڕۆحیەکە لە لایەنە دەرونیەکەەوە بێبەش نین حتا ئەگێرنەوە کاتێکە ئاڵێ دایکان و باڵێن داپیرۆنن چی ئێمە لە کۆنا لە لادێ ئەڵێ ئەو مانگایی کە لایەن بۆ کردووە باش ڕاوەستاوە شیری زیاتری یاوە
بنێ بەڵام ئەوەی کە بەڕقی لەگەڵا جوڵاوەتەوە ئەوە سوودیان لێ نەبێ. بۆیە مرۆڤ بەڕاستی مرۆڤ و گیانەوەران بەگشتی ناتوانین بڵێن تەنها بەلایەنێکی مادیە. مرۆڤ مادەم پێک هاتەی ڕۆحی هەیە کاتە بێت تێرکرێ ئەنج ئەتوانێت ئارام بێتەوە. زۆر جار مرۆڤ کەی ئەتوانێت زۆر ئارام بێ ئەو کاتەی دڵی پەیوەست بێ بە معنەویاتەوە پاڵپشتێکی دەرەوەی مرۆڤەکان کە ئەویش کێ کە ئەویش خوای گەورە. چونکە مرۆڤ زۆر جار ئەکەوێتە ناو واقعێکەوە کە هیچ پشتیوانێکی مادیشک ناوە. هەروەکو چۆن خوای گەورە فەرمە کاتێکە لە ناو دەریاکانە شەپۆل دێ یەکسەر چیەکەن پەنا بە خوا بەر وەنیە بەڵام کاتێک کە ڕزگاریانە بێ بێباوەڕەکان غاندیش لە یادداشتەکان باسیەوەکە کەواتە ئەو لایەنەش کە پشتکردن لە دنیا و لە جوانیەکانی دنیا و لە چێژ و جوانی دنیا و تەنها گۆشەگیر بوون وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لا ڕەهبانیەتە فی الئیسلام گۆشەگیر بوون و خەڵوەکێشان و خۆ دوورە پەرێزکردن لە خەڵکو و لە معاناتی خەڵکو و چارەسەکردنی کێشەی خەڵک ئەمەش ڕەفزە و پێی ناگوترێ ژیانێکی لە 100% ئەسڵەن ئەوە خۆدزینەوەیە لە ژیان یعنی خۆدزینەوەیە لە ژیان. خوای گەورە فەرمێ تیلکە الدار الآخرەتی ولا تنسى نصيبك من الدنيا. بۆیە مرۆڤ بەڕاستی هەر کاتێک کەوتە بواری گۆشەگیریەوە ئەوە خۆی دزیوەتەوە لە ژیان واتە ئەو ژیانەی کە هەیەی لێ ناڕازیە ڕاکردن لە واقع ڕاکردنە لەو ژیانەی کە هەیەی مرۆڤ ڕابکە لەو ژیانەی کە هەیەی دەستی ناکەوێت ئەبێ مرۆڤ کەی ژیانی دەسەکەوێت ئەو کاتەی ڕازی بێ بەو ژیانەی کە هەیەی ئەلەم ژیانەی کە هەیەی بتوانێت ژیانێکی نوێ دروستکە. مرۆڤ ئەگەر ئەم ژیانەی ئێستەی لە دەست بدا هیچ ژیانێکی کەی دەست ناکەوێت. مامۆستا کامران ئەمڕۆ سیاست بووە بەشێک لە خوانی ئێوارەی سەرسفری ئێوارەی هەموو خێزانەکان و زۆر جار ئەم سیاسەتە وای کردو خۆشەویستی نێوان کەسەکان زۆر و کەم بکە. زۆر جار خۆشەویستی دەربڕین و خۆشەویستی بۆ یەکتر پەیوەستەوە باگراوەندی حیزبی و دوو کەسەوە تا چەندە پێویستە ئێمە لە دەربڕینی خۆشەویستی و لە ژیانمان لەگەڵ یەکتر کەوە خۆت ئاماژت پێکرد بۆ خۆت نادەبێت بۆ دەور و بەریش بژیت پێویستە دوور بێت لەو باگراوەندە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە و بەتیابەتیەوە ئاڵۆزە سیاسی و ئەو جیاوازیە سیاسی کە ژیانی هەموو تاکەکانی کۆمەڵگەی ئەمەی تێکداوە. ئەخۆی ئێمە زۆر جار با بڵێم فەزای سیاسی بۆتە فەزایەکی شەخسی بۆتە فەزایەکی شەخسی واتە لە وڵاتی ئێمە سیاستکردن و حیزبایەتیکردن بۆتە تێرکردنی خەڵکی یعنی خەڵک لەگەڵ سیاسەتا بوو تێر ئەکرێ لەگەڵ سیاسەتانە بوو پەراوێز ئەخرێ. ئەو کەسانەی کە تێر ئەکرێن لەسەر سیاست حتمما تەقەبولی ڕەخنە و ڕەخنەکاریش ناکەن کە بەرامبەرەکانیان لێیان بکە. بۆیە سیاستکردنی کردوتە بەشێکی سەرەکی لە ژیان بۆ چکە ئەو پێی وایە لە سیاستکردنەوە ژیانی دەستکەوتووە ژیانی لە جوغزی سیاسیەوە ئەبینێ بۆیە سەیرەکەی شەڕ لەسەر سیاستکردن ئەکا. چۆن کەسێک ژیان لە پارە ئەبینێتەوە باشە شەڕ لە کەسابەتەکە ئەمیش پارەکەی لە سیاستەوە بینیوەتەوە بۆیە سەیرەکەی شەڕ لەسەر ئەو سیاستەکە بۆی ئەم مرۆڤ هەمیشە بچووکە. ینی مرۆڤێک ئەگەر ژیانی وابەستەی سیاستکردن کرد مرۆڤە بچووکە هەمیشە ئەم مرۆڤە بچووکانە لەسەر سفرەیەکیش ناتوانن لەگەڵ خەڵکیا بە ئاسوودەی و ئارامینان بخۆن چکە هەمیشە پێی وایە ئەم قسەکانی بەرامبەرەکەی لە بەرژەوەندی ئەم ئەیە پێی وایە قسەکانی ئەم ئەبێتە هۆی ڕوخانی سیاستکردنە ئەو سیاستەی کە ئەم ئەژیەنێ بۆیە ئەمە ئەبێتە هۆکاری چی هۆکاری تێگیران. بۆیە سیاست بەشێکە لە ژیان سیاست بۆ ڕێخستنی ژیانە نەک ژیان سیاستکردن ڕێخستنی ژیانە نەک ژیان بەزای ئێمە سیاستکردن بۆتە ژیان واتە ئەگەر کەسێک لە ناو حیزبێکا بێ ژیانی ئەبێ بۆیە سەیرەکەی زۆر جار ئێمە یەکێک لەوە چە پرسیارکە بڵێ جا ئەگەر وابێ خەڵکێک دەکاتە پلەپۆستێکی گەورە ئەنجا ئەچێتە ناو قوڵایی سیاست و خۆی تەسلیمی دەسەڵاتی سیاسیەکە ئاخر مرۆڤ هەتاوەکو پلەپێگەی بەرەسەر بێ حەزەکە خۆشتر بژی بۆیە سەیرەکەی ئەمەیان زووتر تەسلیمە بێ هەتا ئەو کاتە بۆیە بەڕاستی ئێمە ناتوانین سیاست لە ژیاندا بڕنین پێمان وابێ خەڵک نابێت سیاستکە ئەسڵەن خەڵک ئەبێ سیاستکە بۆ ئەوەی ژیان ڕێک بخرێ بەس ئەمڕۆ بەڕاستی پێچەوانەکەیمان وەرگتووە خەڵک واز لە سیاستکردن ئەهێنێ بۆ ئەوەی ژیانی خۆی ڕێخە ئاخر ئەو مرۆڤانەی کە واز لە سیاستکردن ئەهێنن بۆی ژیانی خۆیان ڕێخن هەمیشە ژیانیان بۆ ئەنەخشێنرێت ژیانە بۆ نەخشێنرێت کاتێک کە مرۆڤی ژوازی لە سیاستکردن هێنا ژیانی بۆ نەخشێنرا هەمیشە ڕقی لە سیاسە دەبێتەوە هەمیشە ڕقی لە ژیان ئەبێتەوە پێوە ئەو فەزایی کە تایە ئەژی
فەزایەک نییە بۆ ژیانی ئەو بۆیە هەمیشە لەو فەزایە ڕائەکە بۆیە مرۆڤ ئەبێ بەردەوام هەوڵ بدا سیاسەتکردنیش وەک جوغزێک وەک بەشێک لە ژیانی بێ بەڵام هەموو ژیانی نەبێت مامۆستا کامران چۆن بژین قسەی زۆر هەڵەگرێ ئینشاڵڵا لە بەرنامەکانی داهاتوو دامیوانداری دەکەین لەسەرەوەی کە چۆن ژیان بکەین بەڵام دەرفەتی بەرنامەکەمان بۆ کۆتایەتەوە زۆر بە کورتی دوایین قسەد یا دوایین کۆمنتتر لەسەرەوەی کە چۆن بژین ئومێد دەکەم کە ئێمە وا بژین کە خوای گەورە بۆی دیاری کردوین ئەوەی ئێستا و بژین هەوڵ بدەین بۆ ئایندەمان مرۆڤ با لە ئێستەیە بژی بەڵام هەوڵی ئایندە بدا قەدر و ڕێزی ئەو شتانەی کە هەیەی بیانگرێ بۆی خۆشی بوێن واتە مرۆڤ ئەو شتانەی کە هەیەی لە ژیانە خۆشی بوێن کاتێک کە خانوویەکی هەیە هەرچۆن بوو خۆشی بوێ کاتێک کە منداڵێکی هەرچۆن بوو ئەم منداڵی خۆش بوێ کاتێک کە خێزانێکی هەبوو هەرچۆن بوو ئەم خێزانی خۆش بوێ چونکە ئەگەر ئەم خێزانی خۆش نەوێ قەت ناتوانێت ئاسوودە بێ و ناتوانێت ژیانێکی خۆشتری بێ چونکە قەرارە ئێمە بژین بەوەی کە ڕقمان بێ لە چواردەور بەوەی کە ئەو ژیانی کە هەمانە لە ماڵ لە سەروەت لە سامان لە خێزان لە مناڵ لە بڕوانامە لە هەموو ئەو شتانی کە هەمانە ئەو شتانەمان نەبێ ناتوانێت ببینە دۆستی ژیان مرۆڤیش دۆستی شتێک نەبوو هەمیشە لی کەناجیر ئەبێ چونکە هەندێک شت هەیە لە ژیانە تازە چارمان ناچارە ئێمە مناڵێکە مناڵمانە ئێمە خانوویەکە خانوومانە ئێمە ژیانێکە ژیانمانە ئەم ژیانەمان بوێ بەڵام ئەمە مانای ئەوە نییە ئەڵێن بەم ژیانەی ئێستا ڕازی بین هەوڵی باشتر نەدەین ئەڵێن ئەگەر بەمە ڕازی نەبین ئەگەر ئەمەمان خۆش نەوێ ئەگەر قەدری ئەمە نەزانین هیچ کاتێ لە ژیان ڕازی نابین چکە بینی ومانە خەڵکمان بینیوە لە خانووی بچووک ڕازی نەبووە چۆتە خانوویەکی خۆشتری هەر پێوەیە ئارام نییە بۆیە ئومێد دەکەم کامەران فتاح ڕاهێنەری گەشتپێدانی مرۆیی کە میوانی تەوەریەکەی بەرنامەی پەیامی ڕۆژ بووی زۆر سپاس بینەرانی عەزیز خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێینەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزموون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ.
بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە، 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی عزیز دووبارە سڵاوی خی گەورەتان لێبێت. بڕگەی دووەمی سەرەکی بەنامەی پەیامیان ڕۆژمان قسەکردنە لەسەر هەمواری ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2016 تایبەت بە مافی خاوەن پێداویستە تایبەتەکان کە دیارە لە چەند ساڵی ڕابردوودا پێش دەرچوونی و ڕێنمایانەش هەمیشە خاوەن پێداویستە تایبەتەکان خۆیان بە مەغدور دەزانی لەو ڕۆکە حکوومەت هێرێمی کوردستان وەکو پێویست خزمەت و هاوکاری خاوەن پێداویستە تایبەتەکانی نەکردووە. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری زۆر بەڕێز عومەر گوڵپی بەڕێوەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیمان کردومەوە. سا بەخێر بێی. زۆر بەخێر. ئەگەر لێوە دەست بکەین بۆچی ئەم ڕێنماییانە هەموار دەکەنەوە جارێکی تریا کێ داوای هەموارکردنەوەی دەکات؟ بەڵە بەناوی خۆی بەخشندەی میرەبان سوپاس بۆیەوە بە ڕێزکاری جەلالکاری. زۆر بەخێر. سڵاو بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامیش. طبعاً ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2016 بە پێی مادەی 18 یاسای ژمارە 22 ساڵی 2011 دەرچووە بۆ ئەوەیە ئاسانکاری بۆ هێندێک بڕگەی یاساکە بکات لە خزمەت هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەتە. ئەو بوو لە ساڵی 2016 ئەو ڕێنماییە دەرچوو کە ڕێنمایەکی پێشخۆی هەموار کردەوە. لە ڕاستیا لەبەرەوەی هەرێمی کوردستان لە قەیرانی داراییە بوو بۆ چوونێک هەبووە دیارە کە تۆزێک ڕێژەکان بەرز بکرێنەوە خەڵکی شایستەتر دەستنیشان بکرێت لە کەمەندامان، بەڵام دیارە ئەو ڕێنمایە و بڕگەکانی بووە ناڕزایەتی ژمارەیەکی زۆر خاوەن پێداویستی تایبەت و ئێمەش تەنانەت، چونکە ئێمە لەسەر شانمانە وەکو دەستگایەکی حکومی وەک وەزارەتی کار کە خزمەتگوزاری پێویست لە هەموو بوارەکانە پێشکەش بە هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت بکەین. وەزارەتی کار بەرکەکانی خۆی، وەزارەتی تەندروستی بەرکەکانی خۆی، پەروەردە و شارەوانی و هەموو وەزارەتەکان. تەبەن ئەو ڕێنماییە یەکێک لە گەورەترین کێشەکانی مەسەلەی ڕێژەی کەمەندامی بوو. ڕێژەی کەمەندامی بەرز کردەوە لە زۆر بوارە، بۆیە ئەم جارەیان بۆ چوون وابوو کە بێ ئەو ڕێژانە کەم بکەینەوە بە جۆرێک بەتابەت دوایەوەی لە ڕووی واقعیەوە بینیمان کە خەڵکێک هەیە بالفعل شایستەیە بەڵام بۆ هۆی ڕێنماییەکە و بەرزی ڕێژەکەەوە شایستە نابێت، بۆیە لە هێندێ بڕگا ئەو ڕێژانە کەم کرانەوە بۆ ئەوی خەڵک شایستە بێت. بە شێوەیەکی گشتی ئەو هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەتن و سەرچاوی داهاتیان هەیە، یا کارمەندی حکوومەتن یا خانەنشینی یا میراتی خانەنشینیان ئەچێتە سەر. ئەمە یەکێک لە کێشەکان بوو کە ئەبوو ڕێژەی کەمەندامی جەستەییتیانە لە ساعە 70 بێ کە زۆر بەرز بوو، ژمارەیەکی زۆر خەڵک بێ بەشە بوو. لە کاتێکان نەسی ئەم بڕگەی ڕێنماییەکە پێچەوانی دەقی یاساکەش بوو کە یاساکەڵێ هەر هاوڵاتیەک ئەتوانێت سوودمەند بێ لە هاوکاری کۆمەڵایەتی بەبێ ڕەچاوکردنی سەرچاوی داهات، چونکە ئەمە تەنها لە بری کەمەندامیەکەیەتی، بۆیە تەنها ڕێژەی هاوکاریەکە جیاوازە. لە ئێستەیە بۆ کەمەندامێکی سەرچاوێکی داهاتی نییە 150,000 خەرجەکرێ، بۆ هاوڵاتێکی خاوەن پێداویستی تایبەت کەمەندام کە سەرچاوی داهاتی هەیە 100,000 ئەمە جیاوازیەکە بێ. بۆیە ئێمە ئەو بڕگەی کە پەیوەندی بە سەرچاوی داهاتەوە هەیە کارمەندە و ئەوانە هەموویمان لادا لەو کۆبوونەوەی بە ئامادەبوونی بەڕێوەبەرە گشتیەکان و نوێنەرانی کەمەندامان خۆشیان یەکەم بڕگەی ڕێژەکان دەستکاری کران. بۆ نمونە ڕێژەی شەلل دەماغ لە بری لە ساعە 80 کرا بە لە ساعە 65، بۆ نمونە داون لە بری 65 کرا بە 60 بەم جۆرە. ئەمە یەک. دوام ئەو بڕگەی کە پەیوەندی بە کەمەندامانەوە هەبوو کە سەرچاوی داهاتیان هەیە کارمەندن، ئەوەش بە تەواوەتی لابرا، ئەوانی شاوشێەوەی هەر کەمەندامیاسایە چەند ڕێژە هیچ ڕێژەیەکان لە بەردەستایە کە چەند خاوەن پێداویستی تایبەت سوودمەندە بنەوە لەو بڕا هاوکاریەکە
پێیان دەدرێت ژمارەکە بەرچاوە بێ بەڵام لە ڕاستیا دیاریکراو نییە لای ئێمە چونکە تا ئێسش پرۆسی ئەو پرۆسی کە 3 ساڵ لەوە پێش دەست پێکرا پیاچوونەوە و پاشان تانە لێدان هێشتا تەواو نەبووە لە 2-3 ڕۆژی داهاتوە تەواو بێ کە ئەو پرۆسەیە تەواو بوو ئێمە ئەوسا ئەزانین چەند هاوڵاتی خان پێداویستی تایبەت لە سنووری پەرزگای سلێمانی و پاشان کوردستانیش هەیە و چەندیان شایستن بە هاوکاری کۆمەڵایەتی و چەندیان بەهۆی ئەم هەموارکردنەوەیەوە شایستە ئەبن چونکە ئەم هەموارەی کە بە لیژنەیەک کردمان یەکەمە بێت وەزیری مزای کات دووەمە بێت لە وەقایعی کوردستانە بڵاو بێتەوە یعنی تا لە وەقایع بڵاو نەبێتەوە ناچێتە بواری جێبەجێکردنەوە بە ڕێنمایە کۆنەکەی ئەم ڕێنماییانی کە ئێستا ئێوە دەستکاریتان کردووە پێویست دەکا بگەڕێتەوە پەرلەمان یاخود دەر وەزارەت خۆی دەتوانێت تعدیلیان خۆی ئەرکی وەزارەتە بەڵام بە پێی بنەماکانی بەڕێوەبردن لە وڵاتە هەر ڕێنماییە کە وەزارەتێک دەریەکە ئەبێ بچێتە ئەنجومەنی وەزیران لەوێ لە وەقایع بڵاو بێتەوە ڕۆژنامەی وەقایعی کوردستان هەر کاتێک لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان بڵاو بوویەوە سەرجەم وەزارەتەکان ئەیبینن کەس ئێعترازی نەبوو لەسەری تێک نەگیرا لەگەڵ ڕێنمایی یاسایی تر بەتایبەت وەزارەتی دارایی ئەچێتە بواری جێبەجێکردنەوە طبعاً هەر ڕێنماییەک هەر یاسایەک لێکەوتەی دارایی هەیە خۆی کێشەکە چییە لێرە کێشەکە ئەوەیە ئەبێت ئەو یاسایانی دەرەچن لە پەرلەمان بە تەواوەتی واقعی بن یا لەگەڵ واقعا گوتنێرا بن و بابەتیانە پەرلەمان و حکوومەت هەماهەنگیان هەبێت یاسا کە کاتێ دەرچووە تەنانەت بڕی پارەی کەمەندامیش لەو ڕێژەی ئێستا زیاترە چونکە بێ بەڕپێی ڕێژەی کەمەندامی بێت بۆ نمونە کەسێک لە 100 کەمەندامن لەگەڵ کەسێک لە 160 ڕێژەی پارەکەیان جیاوازە بەرزترین یەگاتە 250 کەمترینی 150,000 بەڵام حکوومەت لە 2011ەوە کە یاساکە چۆتە بواری جێبەجێکردنەوە ئەم بڕگەی جێبەجێ نەکردووە ئەمڕێژەیە پارەم ئەم ڕێژەیەکێ دیارریەکە بۆ نمونە هیوا هەیە لە 100 ئەوەندە بڵین کە خاوەن پێداویستی تایبەتە یا کەمەندامە کێ دیاری لیژنەیە یان بۆ منە هەر چۆنی دیارریەکێکە یەک لە گرفتەکان چ لێرە لە کوردستان و چ لە وڵاتانی دەرەوەش هەر ئەم بابەتە جێگەی مناقەشە و خیلاف و گفتوگۆیە بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ کەمەندامی جەستەیی تا ڕادەیەکی باش دیارە ڕێژەکان بە پێی پێوەرێک لە وەزارەتی تەندروستی دەستنیشان کراون ڕێبەرێکیان هەیە کە بۆ نمونە یەک دەست کە بە تەواوەتی کەسێک لە دەستی دابێ لە 150 بۆ ئەژمارەکەن ئەگەر 250کەی دەستێکی لەگەڵا بێ 5 و 10 ڕێژە ئاوا سەرەکەوێت بەڵام بۆ کەمەندامانەی خان پێداسی تایبەت لە بواری دەرونی و عقلیا ئەمانەیان تۆزێ بەڕاستی وەستاوەتە سەر بە شێکی گشتی قەراری ئەو سێ پسپۆڕە و ئەو لیژنەیە بەشە لەوانەی کە موچە بڕا بوون هەردوو چاویان لە دەست داوە یعنی هەیە هەردوو چاوی نییە ئەتوانین ئەمە چۆن دیارێک لە کاتێکا ئەمە هیچ تەفسیرێکی نییە ڕاستی ئەوەی کە زۆر ڕوون دیارە و شایستەیە و بەپێی یاسا و ڕێنمایی و واقعیش تەنها هەڵە و میکانیزم بوو کە بەداخەوە جەنابان دڵنیایی ئەدەن بەو کەسە بەڕێزانە کە لە 100 موچەکانیان بۆ ئەگەڕێتەوە ینی ڕێژەیان بۆ دیاری ناکرێت ئێمە دڵنیایی دەین بە هەر خاوەن پێداسیەکی تایبەت کە بەپێی یاسا و ڕێنماییەکان شایستە بێ کاری بۆکەین ئیشی بۆکەین هەوڵی بۆ دەین هێندێک کەم و کورتی هەیە بەڕاستی نەک هێندێک زۆر بۆ خزمەتکردنی خاوەن پێداویستی تایبەت لە زۆر بوارە حکوومەت و کۆمەڵگە و وڵات بە شێوەیەکی گشتی لە ئاستی پێویستانیە ئەبێ هەنگاو بە هەنگاو هەمویان ڕاستکەینەوە تەنها بەشێکی بچووکی پەیوەندی بە هاوکاری کۆمەڵایەتیەوە هەیە و بڕەپارەوە هەیە دەیان کێشەی کەمان هەیە لە دەیان بواری ترە کە ئێمە هێندە جار ئیشمان لەسەر کردووە ئەکرێگەر ئەوە دەرفەت هەبێ باسیکەین ئەمە تەنها یەکێکیانە مەسەلەی هاوکاری کۆمەڵایەتی مافێکی سادەی ئاساییە ئێمە ئومێدەوارین چاویشمان لەوەیە کابینەی تازە کە دەست بەکارە بێ بەتابەت ئێستا قەیرانی دارایی لێکەوتەکانی کەم بۆتەوە لە بەغاوە بودجەیەت لە ناوخۆ داهاتێک هەیەکە گەشتۆتە واستەی کە موچەی کارمەندان وەکو خۆی بدرێ بەڕاستی مەفروض وایە ئیتر هیچ کێشەیەک لە موچەی کەمەندامان نەمێنێ لە 2012ەوە بۆ نمونە وەزارەتی دارایی هیچ پارەیەکی بۆ کەمەندامان تەرخان نەکردووە ئەوانەی کە تازە لە دایکە بن بە کەمەندامی ئەوانەی بەهۆی ڕووداوەکانەوە کەمەندامە بن ئەمە بە تەواوەتی پێشێلکردنی یاسایە داوای ئێمە و خەڵک و هاوڵاتیان و کەمەندامانیشە لە 2012 و 13 و 14 قەیرانی دارایی نەبوو بۆ ڕاگیران نازانم بەڵام لەم 3 ساڵی ڕابردووە قەیرانی دارایی هەبوو تا ڕادەیەک بەڵام ئێستا
ئێستا کە قەیرانی دارایی نەماوە چاومان لەوەیە کە کابینەی تازە بە پێی یاسای بەرکار کە دەرچووە بۆ ماف و ئیمتیازی کەمەندامان هیچ کەمەندامێک نەمێنێتەوە کە شایستە بێت حەق بێ ڕاست و دروست بێ خاوەنی موچە و هاوکاری کۆمەڵایەتی خۆی نەبێ ئەمە یەک دوامە بێ وەزارەتی کار کابینەی تازە وەزیری تازە و کار بکات بۆ ئەوەی ئەنجومەنی شیاندنی کەمەندامان کە ئەم ئەنجومەنە بە پێی یاسا دامەزراوە مانگانە کۆبوونەوەی خۆی بکات بەداخەوە لە 4 ساڵی ڕابردووە ئەم ئەنجومەنە ئەکتیڤ نەبوو بە درێژایی 4 ساڵ دووجار کۆبوونەوەی کرد کە ئەمە زۆر خراپە مانگانە کۆبوونەوەی خۆی بکات بە بەردەوامی کێشەی کەمەندامان بکۆڵێتەوە و چارەسیان بۆ دانێ لەو ئەنجومەنە شارەوانی تەندروستی خوێندی باڵا پەروەردە هەموو ئەوانە بە مستەوای بەڕێوەبەری گشتی تایە بەشدارن ینی بۆی حکوومەت وەکو ئەڵلقەیەکی پێکەوە بەسترا و کارکا بۆ هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت و زۆر باشە لە ئێستادا کێن یان ڕێگری و بربەستەکانی بەردەم جێبەجێکردنی ئەم یاسایە چین و کێن ئەوانەی کە هەوڵ ئەدەن ڕێگری بکرێنی ببنە بەربەست لە بەردەمەوەی کە ئەم شایستە دارایە ئەم موچەیە بگەڕێتەوە بۆ خۆی لە ڕاستیا ماوەسا ڕاز خزمەتکردن پێگە پێدان خوێندنەوەی هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت بەر لەوەی بە یاسا بێ ئەبێ بە ویژدان بە ڕۆشنبیری بە کللتور بێ ئێمە بەڕاستی سەرەتاین لە مەسەلەی مافێدانی خاوەن پێداویستی تایبەتە تەماشای بازاڕ و شەقام و پارک و خوێندنگە و تەنانەت مزگەوتەکانیشمان بکە ئاسانکاریان تیانێ بۆ هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت بەسەر عەرەبانەکەی بچێ بەکاریان بێنێ مەلەوانگەکان خوێندنگەکان مزگەوتەکان پارکەکان مۆڵەکان شوێنە گشتیەکان ژمارەیەکی کەممان هەیە کە ڕەچاوی ئەوە کراوە کەسێک لەسەر عەرەبانە بێت چۆن بەکاریان بێنێ کەسێک نابینایە چۆن بەکاریان بێنێ کەسێک کورتەباڵایە چۆن بەکاریان بێنێ یعنی مەبەستم لێرە ئەوەیە کە وەکوا وەک یاسا و موئەسسات تەقسیر هەیە لە ڕووی کۆمەڵگەشەوە بە هەمان شێوە تۆ تەماشاکە مەسەلەن بۆچوون و تێڕوانینی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ئەڵێم چۆنە بە هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت یا بە هەژار سەیریەکە یا بە کەمتوانە و پەتکەوتە سەیریەکە یا بە زەی پیایەتەوە لە کاتێکا بێ هاوکێشەکە هاوکێشەی ئەرک بێ ئێمە لە هەر شوێنێک نابینایەکمان بینی هاوڵاتیەکی خاوەن پێداویستی تایبەتمان بینی بێ بیر لەوە بکەینەوە بزانین ئەرکمان بەرامبەری چییە یەکسەر دەست بەجێ ئەرکەکانمان جێبەجێ بکەین ئەرکمانەوەی ڕێنوێنیەکەین ئەرکمانەوەی ڕێزی لێگرین ئەرکمانەوەیە دەستی یەگرین بۆ جۆرێکە لە ڕووی شکۆ و کەرامەتیەوە گونجاوە بۆیە هەم لە ڕووی کۆمەڵگەوە ئەم لە ڕووی حکوومەت و دامەزراوەکانەوە تەقسیر هەیە یاسایەک کە لە پەرلەمان دەرەچێ و چوە بواری جێبەجێکردنەوە لە ڕاستیا بێ هەموو دامەزراوەکان پێوەی پابند بن بۆ نمونە بابەتی ئەوەی کە پرۆژەکان بیناکان شوێنە گشتیەکان ئەبێت تایبەتمەندێتی ئەندازیاری کەمەندامان ڕەچاو بکەن لە یاسایە هەیە سزاشی بۆ دەستنیشان کراوە ئەم یاسایە لە واقعیش بڵاو بۆتەوە چۆتە بەردەستی هەموو وەزارەت و بەڕێوەبەراتی گشتیەکان و بەڕێوەبەرێتیەکان بەس کێ جێبەجێ ناکە هەمومانین ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی لای خۆمانەوە درکمان بەم کەم تەرخەمیە کرد 2 ساڵی ڕابردوو کارمان کرد ڕێبەرێکی ئەندازیاری تایبەتمەندێتی کەمەندامانمان دەستنیشان کرد گەڕاین سەرچاوەمان کۆ کردەوە لە دنیا چیەکرێ بۆ کەمەندام بردمانە نووسنگی ڕاوێژکاری ئەندازیارەکانمان سەرپەرشتی کرد بردمانێکێتی ئەندازیاران هەموو ئەوانە تەزدیقیان کردێت لە شێوەی ڕێبەرێکە گشتاندنمان پێ کردووە بەسەر هەموو دەستگاکانە لانی کەم بۆی لە سنووری پارێزگای سلێمانی لە ساڵانی ئایندا ببێتە ژینگەیەکی نمونەی بۆ خاوەن پێداویستی تایبەت و هیچ پرۆژەیەک دروست نەکرێ تایبەتمەندێتی خاوەن پێداویستی تایبەتی تیا ڕەچاو نەکرێ طبعا ئەم هەنگاوانەی ئێمە هەنگاوی زیاتریشی بەدوایەت بە کۆبوونەوە لەگەڵ بەڕێوەبەراتیەکان بەرپرسانی بەشەکانی پلان و ئەندازیاریان بۆی یعنی لانی کەم ئێستا بەشێک لەوانە چۆتە بواری جێبەجێکردنەوە ئێستا تەنانەت ئەگەر مزگەوتێک دروستەکرێ نەخشەکەی یەت بۆ لای بەشی ئەندازیاری ئێمە لەوێ ئەوان ڕێنماییەکان ئەو بەرگانە پەیوەندی بە کەمەندامەوەی ئیزافەیەکەن بۆی ئەو مزگەوتە کاتێ دروستەکرێ بۆ خاوەن پێداویستی تایبەت بەدەل لە بواری کۆمەڵگە و تەسەڕوفاتی خەڵک لەگەڵا ڕێگرمان هەیە لە بەردەم جێبەجێکردنی ئەم یاسایە و لە ئاستی لایەنە ڕێگری خۆی ڕێگریەکان ناڵێم پەیوەندی بە کللتوری جێبەجێکردنی یاساوە هەیە و کللتوری بەرزبوونەوەی ئاستی مستەوای کارکردنی موئەسساتەوە هەیە و ئەگەر نا یاساکە تەکلیفێکی گەورەی وای ناوێت یعنی لە ڕووی داراییەوە تەنها ئەو بودجەی لە یاسای بودجەی عێراقیە بۆ هاوکاری کۆمەڵایەتی تەرخان کراوە بۆ کەمەندامان و بۆ چاودێری خێزان بۆ هەژارەکان وەکو خۆی لە کوردستان بدرێ
هیچ هاوڵاتی خیخان پێداویستی تایبەت هیچ هەژارێک لە خواری هێڵی هەژاریەوە بەبێ هاوکاری کۆمەڵایەتی نامێنێتەوە لە کاتێکا تێچوویەکی زۆر گەورەشی نییە یعنی تەنانە دەگەر تێچووی گەورەشیە بێ هەر ئاسایی بێت چونکە ئەگەر کەسێک کە هەردوو قاچ و هەردوو دەست و هەردوو چاوی ساغ و سەلامەتە ئەگەری ئەوە هەیە کارێکی دەستکەوێت کرێکاریە بکە بەڵام خاوەن پێداویستێکی تایبەت ئەم ئەگەرەش نییە بۆیە لە زۆر بڕگە و بوارە بۆ نمونە لە بواری دامەزراندن و کارپێدانە لە یاساکاتیایەتی حکومە دەبێ هەموو دامەزراندنێ لە سا 5 ڕەچاوی پشکی خاوەن پێداویستی تایبەت کا بۆی ئەوانیش چانسی دامەزراندنیان هەبێ هێندێ لە وەزارەتەکان هێندێ لە بەڕێوەبەرەتی گشتیەکان یاخود وەزارەتە پەیوەندیدارەکان ڕەچاوی ئەم ڕێژەیە ناکەن کۆمپانیەکانیش تەنانەت ئەبێ ڕێژەیەک دامەزرێن بە میکانیزمێک کە تیادا باس کراوە حکوومەتیش پشکی هەیە لە جێبەجێکردنی ئەو میکانیزمە ناڵێم کارکردن بۆ خاوەن پێداویستی تایبەت بەڕاستی پێویستی بە گۆڕینی عەقڵیەت و گۆڕینی ڕۆشنبیری هەیە چ لە حکوومەت و مؤسسات چ لە کۆمەڵگە و لە ڕووی کۆمەڵایەتی زۆر باشە مامۆستا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی یاخود بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی ئەمە بۆ خۆی واتایەکی تایبەتی هەیە لەوەی کە چاودێر بێ و گەشەپێدانی کۆمەڵایەتی بەڵام ئێستا دەبینین کە مندامێک کە ڕەنگە 3 مانگ جارێک 150,000 وەرگێک کە ماوەیەک 60,000 و 90,000 بوو ئەمە چاودێریکردنیانە یاخود ئەوان خۆیان زۆرجار ڕەنگە بە زۆر ئەم پارێژ وەرگن و بۆچی کە گرفتی کە مندام لە وڵاتی ئەمەیە بەم 150,000 کۆتایی پێ نایێت یا بۆچی یاساکە جێبەجێ ناکرێ بەڵام ڕێنمایی تازەیان بۆ دەرەکەن ئەمە کەمترین شتەکە جەلال هاوکاری کۆمەڵایەتی کەمترین شتەکە کە نقطەی خلاف و کێشەی نێوان هاوڵاتیان و با بڵێن دامەزراوەی حکوومەتە لە ڕاستیا بێت گەورەتر لەمە بیرکەینەوە بۆ هەمومان نەئەبوو بە هیچ جۆرێت موچەی هاوکاری هەر ناوەکی خۆی بەخۆیەتی ئیستیسناییە نائاساییە یعنی حاڵەتی تەواری و فریاکەوتنە دەبێت بە دەنگێکیش بێت بەبێ ئەوەی کەس داوای کە کەس خۆپشاندان کە ئەم موچەیە بدرێت بۆیە چاومان لەوەیە کە شکر بۆ خوا قەیرانی دارایی و شەڕی داعش و ئەوانە نەماون کابینەی حکوومەت ئەم کێشەیە چارەسەرکە بۆی دامەزراوەی کۆمەڵایەتی و تەندروستی و پەروەردە و شارەوانی و هەموو ئەوانە بێ بیر لەوە زیاتر بکەنەوە ئەوەی بەڕێزت باشتر ئێمە بێ چاودێری بکەین و لەگەڵ گەشە پێدان بکەین یعنی بزانین چۆن ئەم ئینسانە بەشداری پێکەین لە کۆمەلگا لە هەموو بوارەکانی ژیانە چۆن گەشە بە توانەکانی دەین چۆن کە ئینسانێک لەسەر قاچەکانی لە دەستەدا لە دەستەکانیشی لە دەست نەدا چاوەکانیشی لە دەست نەدا چۆن ئینسانێک کە دەستەی لە دەستدا تەنها مێشکیش کرد ئەم مێشکە بخەینە خزمەت گەشەپێدانی وڵاتەوە یعنی ئینسانی خاوەن پێداویستی تایبەت لە بریەوەی لە سوچێکی ماڵەکەی خۆیان بکەوێ بێبەر هەم ببێتە بار بەسەر خێزانەکەی و کۆمەڵگەشەوە ئەبێ وەهە بکەین بەشێک بێ لە پرۆسی وەبەرهێنان لە وڵاتە لە ڕاستیە ئەمە ئەرکیەوێ لەسەر مؤسسات بەداخەوە کە قەیرانی دارایی و گیر و گرفتە زۆرەکان وای کردووە کە ئێمە ئەم ئەرکە کەم جێبەجێەکەین ناڵێم جێبەجێ ناکەین بەس بە کەمیە بۆ هێندێک جار وەستاوەتە سەر کۆمەڵ ئێستاڤیا بەڕێوەبەرێکی گشتی لە شوێنێکا کە هەیە کە چەند بەم ئاراستەیە کارەکات خزمەت گوزاری کەمان هەیە مەسەڵەن ماڵەتی بە خێوکار هەیە لە کوردستانە کە بەڕاستی ئەمە نقطەیەکی زۆر ئیجابی و ئینسانی و گرنگە یاساییە کار کەسێک خاوەن پێداویستی تایبەت بێ بە ڕێژەیەک ئەوە کە نەتوانێت ئەرکەکانی ڕۆژانی خۆی جێبەجێ بکە کەسێک لە خێزانەکەی ئەتوانێت بێتە بە خێوکار ئەگەر مۆزەف بوو لە حکوومەت مۆڵەتە دەبێت بە موچەی خۆیەوە کەمە لە سنووری پارێزگای سلێمانی 400 هاوڵاتی مۆڵەتیان وەرگرتووە بۆی 400 خاوەن پێداویستی تایبەت خزمەت بکەن خۆ ئەگەر ئەو کەسە کارمەند نەبێ مەسەڵەن دایک باوک خوشک برا کەسێکی نزیکی ئەوە بەپێی یاساکە بێ حکوومەت بڕەپارەیەکی باتێ بۆی خزمەتی با بڵێن کەمەندامەکە یا خاوەن پێداویستی زۆر باشەوە سامر دوایین قسە یا دوایین پرسیار لەسەرەوەی کەم ڕێنمایە تازانە تا چەندە ئەگەر جێبەجێ بکرێن لە ژیانی کەمەندامان دەگۆڕێت زۆر باشە بەتایبەت لە چەند بوارێکە ناڕزایی و با بڵێن گیر و گرفت چارەسەرەکە یەک لە ڕووی ڕێژەوە ئیتر تقریبا بە شێوەیەکی گشتی کەسێک نامێنێتەوە خۆی بە شایستە بزانێ یا بالفعل شایستە بێ بە هاوکاری کۆمەڵایەتی و بێبەش ببێت ڕێژەکان بۆ جۆرەیان لێکراوە دووەم جیاوازی ناکات لە نێوان هاوڵاتیەک کە موچەی هەیە و هاوڵاتیەک کە موچەی نییە و سەرچاوی داهات ئەگەڕێتەوە بۆ یاساکە کە هەر کەسێک ئاستی بژێویەکەی هەر چۆنێک بێت هاوکاری کۆمەڵایەتی وەرەگرێت بەس بڕەکەی جیاوازە سێم ڕێژەکان بۆ مۆڵەتی بە خێوکاریش بە هەمان شێوە چونکە هەندێک بە خێوکارە هاتە بەردەستمان هەندێک مۆڵەت داواکاری مۆڵەت
ئەو کەسەی کە مۆڵەتەکەی بۆ کراوە زۆر شایستە بوو بەوەی کە بەوەی بەخێوکاری بۆ دابنرێ، بەڵام لەبەرەوەی هێندە سیفەت هێندێک تایبەتمەندێتی نەبوو یا ڕێژەکەی لە ئاستی پێویستانە بوو نەمانەتوانی بۆی بکەین لەم بوارەشە ئەم ڕێنماییە چەند جلال ئاماژەی بەوە کرد کە کۆتا پرسیارە، بەڵام ئایا ڕێژەی نوێتر و زیاتر ئێستا پێم وابێ یاساکە لە 2013 وەساوەی کە خاوەن پێداویستی تایبەت زیاتر بکرێت بۆ منە ئەو کوڕی کە لە پیرەمەگرون کە ئێمە هێنامانێ بەرنامی پەیامی ڕۆژەوە لە دایکبوونی هەردوو قۆڵی نیە لە بنەوە مەبەستم ئەوەیە تەنها موچە بۆ خاوەن پێداویستی تایبەتە موچە براوەکان دەگەڕێنەوە یا ئەوانشی کە لەم ماوەیەدا بەهۆی کارەساتەکان ڕووداوی سیارە مین یا هەر بە زگماکی بە کەمەندامی لەدایک بوون. ئەو زانیاری و ئەو پرسیارە جێگەی خۆیەتی ئەوانەی کە شایستان بەپێی یاسا و ڕێنماوی لە لیستی موچە هەن لە ئێستەیە و موچەکانیان ڕاگیراوە هەیە 2 مانگەیە 3 4 5 وەزارەت بەڵێنی داوە لەگەڵ وەزارەتی داراییە کە مانگی داهات و مانگی حوت موچەکانیان بۆ بگەڕێنێتەوە. سەبارەت بەوانشی تا ئێستا موچەیان نییە، ئێمە چەند جار داوامان کردووە و داواشەکەین و ئومێدمان وایە کابینەی تازە وەزیرە تازەکانی دارایی و کار کە دەست بەکارە بن ئەرکی یەکەمیان ئەوە بێت کە ئەو کەسانی کە لە 2012 تۆمار نین تۆماریان کا و ببنە خاوەنی ئەو هاوکاریە کۆمەڵایەتی هەر ئیزافەی زانیاریە گەویشەوەیە کە بەڕاستی ئەمە بەم ئاراسێ زۆرمان مەبەستە ورد بین دقیق بین زانیاریەکان کۆبکەینەوە لە بواری ئۆتیزمە هەڵمەتێکی تۆمارکردنی توشبانی ئۆتیزممان دەست پێ کردووە لە سنووری پارێزگای سلێمانی بۆی بزانین ژمارەی مناڵانی ئۆتیزم چەندە چونکە کێشەیەکی تاڕادەیەک تازەیە و زۆریش قورسە و زۆریش ئالۆزە پێویستی بە تواناییەکی زۆر هەیە بۆ ئەوەی وەڵامی خواستی دایکان و باوکان بدەینەوە. ئەو ئامارە زانیاری لەسەر منداڵە توشبەکان کۆکاتەوە دایک و باوکیان شوێنی نیشتە جێبوونیان ئاستی بژێویان ئاستی خوێنەواریان هەموو ئەوانە بۆی ئێمە بتوانین لە پلان و بەرنامەی خۆمانە بەکاریان بێنینەوە لە بۆ ماوەی مانگیەکە و لە هەموو شوێنەکانی کە پێویستە نزیکە لە هاوڵاتیانەوە بۆ نمونە لە چوارتا و لە دوکان لە دایانگەکانی چوارتا و دوکان لە بازیان لە چەمچەماڵ لە دەربەنی خان لە ڕانیە لە قەڵاتجێ لە ناو شاری سلێمانی دوو شوێن ئاگاداریەکەبڕێز عومەرگوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری گەشتبێدانی کۆمەڵایەتی سلێمانی سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی پەیامی ڕۆژ. بینەرانی عەزیز و خۆشەویست دەچینە لای بڕگەی کابانی ماڵ کە هەفتانە لە بەرنامەی پەیامی ڕۆژ لەلایەن خات و فەزیلە جەمال بە سپۆنسەری بەرهەمەکانی کۆمپانیای دۆلفینسی پێشکەشتانی دەکات. من فەزیلە جەمالم لە شارەزا لە بواری خواردن و چێشت لێنانە لە بڕگەیەکی کەی بەرنامەی کابانە بە دیداریەوەی بەڕێز و خۆشەویست شادەمەوە بەرنامەکە ئێمە بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسیە کە خاوەنی بەرهەمەکانی وەکو نۆک و ساوەر و بەهارات و ئاوی لیمۆ و خوێ و چەند بەرهەمێکی کەیە ئێستا من بابەتێکتان بۆ ئامادە ئەەکەم ساوەر لی ئەنەم بەڵام بە شێوازە تەقلیدەکەی خۆمانە تۆزە گۆڕانکاریتی ئەکەین و دیکۆرێکی تازەی پێ ئەبەخشین هیوادارم بە دڵتان بێ هاوڕێ بن لەگەڵ. ئێستا ساوەرەکەمان لێ ئەنێ بەڵام یەکسەر ڕاستەخۆ من ساوەر لێ نانێم پێشەکی شلەیەکی ئەوێ بۆی ئامادەکەم سەرەتا مەنجەڵەکەمان ئەخێنە سەر تەباخ بۆ ئەوەی تاوگەرم بێت. پێویستیمان بە ڕۆن ئەبێت زیاتر چێشت بە ڕۆنی خەستام و چێژی خۆشە وەک لەوەی کە بە زەیت لینی زیاتر زێت بۆشتی سوورکردنەوە من بەکارێنم لێرە ئەم ڕۆنە بەکارێنین ڕۆنێکی زەرد و بۆن خۆشیشە ڕۆنی دۆلفینسی کەوچکێکی چێش دەکەمە ناو مەنجەڵەکەوە و قرچێنمەوە. لە کاتی لێنانی هەر جۆرە گۆشتێکا بێ گۆشتی سوور بێ یاخۆ سوی بێت کە ڕۆنەکەمان تاوێ بێ ڕۆنەکە تاو گەرم بێ بۆی گۆشتەکە گۆنسار نەیات و چوەگە ڕۆنەکە گەرم نەبێ گۆشتەکە بە مەنجەڵەکەیە ئاچزیە. بینەرانی عزیز دیارام ڕۆژم و جۆڵێکی سیاسی لە نێوان هێزە سیاسیەکان بە تایبەتی بۆ پێکێنانی حکوومەت یا کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان هەیە لە شاری سلێمانی کە لە ئێستادا بەشێک لەو جم و جۆڵە سیاسیانە سەردانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستانە بۆ گردی زەرگەتە بۆ لای بزوتنەوەی گۆڕان کە وەک لەوێنەکاندا دەردەکەوێت
کە سەردانێکی دۆستانەیە ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان و شاندی یاوەری کە پێکاتون لە محەممەد حەکیم کارگەڕی ئەنجومەنی سیاسی و ئەنوەر سەنگاوی و هەروە ئەندامی ئەنجومەنی سیاسی لەگەڵ چەند لە هاوکارانی تری هاوڕێیان تری لە ئەنجومەنی سیاسی بوون کە زۆر وێنەکەنەوە ستا بۆی کە بزانین کێوکی ئاڤان ئەحمەد و فاروق عەلی فاروق عەلی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەلایەن وەفدێکی باڵای بزوتنەوەی گۆڕانەوە پێشوازیان لێکرا کە کۆبوونەوەکە زیاتر کۆبوونەوەیەکی دۆستانەیە بۆ لەلایەن ڕاگەیاندنەکانەوە ڕووماڵی بەردەوام دەکرێت وەروەها بڕیار وایە کە هەر ئەمڕۆ وەفدی پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی کاندیدی ڕاستپێراویان بۆ پێشێنانی کابینەی نوێیەم کاتژمێرسی پاشنیوەڕۆ لە شاری سلێمانی سەردانی کۆمەڵی ئیسلامی کوردستان یاخود سەردانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بکەن کە دیارە و تەوەری سەرەکی ئێوارە قسەکردنە لەسەر پێکێنانی کابینەی نوێیەم و ئەم سەردانی ئێستش ئەمیری کۆمەڵی ئیسلامی بۆ گردی زەرگەتە بۆ لای بزوتنەوەی گۆڕان قسە و باسی دۆستانەی نێوان بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە دوو هێزی سیاسین لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا کار و هاوبەش و ئامانجێکی سیاسی تا ڕادەیەک کۆکەرەوەیان بووە کە ئەگەرچی لە ئێستادا بزوتنەوەی گۆڕان بە پێ ڕێکەوتنەکانی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەشدارە لە کابینەی نوێیەمدا بەڵام تا ئێستا کۆمەڵی ئیسلامی کوردستان بڕیاری بەشداریکردنی لە کابینەی نوێیەمدا نەداوە کە ئەوەش دەبینین بەشێکە لە دیمەنەکانی دەستپێکردنی کۆبوونەوەی نێوان بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کە هەردوو لا پێکاتون لە شاندێکی باڵا بە سەرۆکایەتی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان و هەروەها ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان. بەڵا بینەرانی عزیز دیارە گەرزانیارێکی پێویست هەبوو دەگەڕێنە لاتان بۆ گواستنەوەی بەڵام دەچینەوە سەر بڕگەی کابانی ماڵ. لە بەکارهێنانی کولەکەم نەروتم پێقڵەکەی لێ ناکەم لەبەر ناسکە تەنها بۆ جوانکاری بەم شێوازە تۆزە ئیکڕێن بۆی گرنج دەرچێ بەم جۆرە دەمانە ئیکڕێنم تەنها وەکو نەخشێک لە ناویا دەرچێت پێویستیمانە بەوایە کە کولەکە و گێزەرەکان ناسک بن چکێمە نامانوێ قاشەکەین و وردیکەین هەردوو سەرەکەی لێ ئەەکەمەوە بۆی ئامادە بێ بیخێنە ناو گۆشتەکەمان بەم شێوەی ئەبێ مریشکەکە بەخواوی لایەکی جوان سوور بێتەوە بە تایبەتی بەلای تێستەکە پاشان هەڵێگەڕەوە سوورکردنێکی تەواویش ناکە تێستەکەی بسووتێت ئەمەم شێوازە باش. تا گۆشتەکەمان سوور ئەبێتەوە من ژێرەوە کولەکەکانی بۆ حازرەکەم. ئەتوانی پەتاتەش بەکار بێنیت من خۆم حەزم لە بەکارهێنانی پەتاتیانەیە لەم جۆرە خواردنە بە ئێمە هەوڵ بێن ئەو چێشتانەی کە دایم ئامادەیان نەکەین هەنێ گۆڕانکاری تیا بکرێت بە تایبەتی مناڵان حەزیان لە خواردنی ساوەر نییە ئێمە بار هەوڵ نێنە موجارە ساوەرێکی سووریان سپیلێنێن مناڵ تااقەتی خواردنی نابێ ئەگەر گۆڕانکارێکی تیا بکەیت زیاتر حەزیێت. چوار کولەکە بەکارهێنم لەگەڵ 4-5 گێزەرە تا گۆشتەکە بە تەواوەتی سوور نەبێتەوە نە پیازی وەزیاکەم نە بەهاراتیش. ئەمە کولەکەکانیشم ئامادە بوو. گۆشتەکە ماوە خەریکە ئامادە ئەبێت پێویستیم بە پیازێک ئەبێت بەم شێوازە پیازەکە زۆر ورد ناکەم تەنها بە ئەڵقەی گەورە ئەیچنم بۆی زۆر ئاو نەیاتەوە وەکو تاسکەبابی چۆن بە ئەڵقەی گەورە ئەیچنین بەم شێوەیە پیازەکەم بە 3 ئەڵقەوە تەنها مەبەستمان لە هەموو چێشەکەیەتی پاشان پێویستیمان بە بیبەر ئەبێ بۆچی بیبەر بەکارێنین هەمیشە لە کاتی بەکارهێنانی مریشکە من عادەتمەکە بیبەر بەکارێنم چونکە مریشک دائیمەن بۆن ساردێکی لێوەیەت بۆی ئەو بۆن ساردەی نەمینە دوو هوەری هەیە لە بەکارهێنانی مریشکە یەکێکیان بیبەری بۆ بەکارێنین یەکێکیان ئاوی لیمۆ یاخود قاشی لیمۆ ئەوانیش ورد ناکەم تەنها مەبەستمە بۆن ساردی مریشکەکەم نەمێنێت بیبەرێکی سووریش بەکاربێنین ئەم شێوازە
نەمان بەسە پێویستیمان بە تەماتەیەک ئەبێت. ئەجا ئێستا کە تەواو مریشکەکە هەڵقزا سەڵتەواتەکەم بۆ زیاتر ئەجا خوێ بۆ بەکارێنم. خوێ پێویستیم بە کەوچیەکی چێش لە خوێ ئەبێت. زۆر خوێ بەکار نایانم چکە شلە هەر کاتێک پێویستیر بوو ئەتوانی خوێ بۆ بەکارێنێ، بەڵام کە سوێر بکار لە کاترازان ناتوانانی بەکاری بێنێ. پاشان پێویستم بە هێل ئەبێت. هێلیش بۆنی مریشکەکە بۆن ساردەکەی نیانم، بەڵام نیکەم بە دووکاتەوە بۆی تۆوەکەی نیەکەدا چکە تۆوەکەی تامی تیژە ئەشکەوێتە بەردان مناڵان پێی ئیزعاجە بن و بیبەری تون هاوڕێی شلە ئەبێ هەمیشە من لە خواردنەکانمان بیبەری تون بەکارهێنم. پاشان پێویستیم بەکاری ئەبێت. بۆچی من ئێستا ئەم بەهاراتانی تێکەڵەکەم هەنێ بەهارات بە تایبەتی کاری لەگەڵ زیرە ئەبێ سوور کرێتەوە، کە سوور کرێتەوە ئەنجا هەست بە بۆن و بەرانی ئەەکەی. ئەگینا کە سوور نەکرێتەوە تامی خۆشنە. زەنجەفیڵش بەکار ئەهێنم، ئەمانە هەم لەلایەنی تەندروستی و سوودی لێ ئەبینین، هەم بۆن و بەرانی چەشتەکەمان بۆ خۆشە. ئێستا ئەم شتانێ من هەمووی ئامادەیە، تەنها پێویستیم بە ئەوە ئەبێ کەوچکێکی لێ بین تەواو سوور بووەتەوە. لەم شلەی ئێمەیا من نۆکیش بەکارهێنم، بەڵام پێشووتر نۆکەکەم زەرد کردووە. ئەوە نەژ ناکە بڵێ لە ژێر دەستاورد بێت، تەنها ئەوەنە لە باری زەردیە، یعنی نەک بقڵێت و نەقڵێ لەو بینەیە پێویستیم بە نۆک ئەبێت چکە نۆکەکە ڕقا. ئەمانیش ناسکن پێویستی بە ئەوە هەیە پێشتر زەردیکەم. تقریبا یەک و لە نۆکی قوڵاو زیاتر نابەکارێنم. ئەنجا پولەکەکان بە ساغی گێزەرەکانیش بە ساغی دائەنێم، بێلەوە بیبەرە چوونە هاڕاوە بیبەرێکی سەوزیش دائەنێم و پێویستی بە بڕێک ئاو ئەبێت. ئەوەنە ئاو بەکارێنم کە شلەیەکی خەستی لێ دەچێت. ئەمە وەکو شلەکانی کەنی ئێمە بمانێت ئاوەکەی بە ساوەرەوە بکەن. تەنها مەبەستمان ئەوەیە کە شتەکان بکڵێن. تەبان گێزەر پێویستی بە ئاو هەیە، مریشکەکەش پێویستی پێ لەگەڵ نۆکەکانە. ئەمانە هەمووی دائەنێم بۆی بکڵێت. پێویستیشم بە کەمێک لە دۆشاو ئەبێت. لێرەشا دووبارەیمە دۆشاوی دۆلفینسی بەکارێنین کە ڕەنگێکی ئاڵگو جوانی هەیە. کەوچکێکی چێشتمان ئەوێت لە دۆشا، بەڵام کەوچکێکی پڕی تەواو، یعنی نامانەوێت شلەکە تەواو سوور بێت، ناشمانەوێت زۆر زەربێت، بۆی کاری زۆریشم بەکارنێنا و دۆشاوی زۆریشنا. هەر ئەوەنە شلەکە ڕەنگێکی مەیلۆ پرتەقاڵی وەرگێ بەسە. ئێستا ئەم شلە ئێمە پێویستی بەلایانی کەم نیو سعات بۆ چل نەقە کوڵان ئەبێت سەری ئەنێنەوە کە ئەم کوڵە لە ئەخیریشە ساوەرەکەی بۆ بێت. ئێستا ساوەرەکەمان لێ ئەنێ من شلەکەیم حازر کرد کە کولەکە و گێزر و نۆک و مریشکەکە بوو ئەوانم خستووەتە سەر بوو خۆی بکڵێت تا ئەوی شەکڵی ئێستەمی ساوەرەکەم لێ ئەنێم. پێویستیم بە ڕۆن ئەبێت، ڕۆنی خەست بەکارێنم. تام و بۆن و بەرامی ڕۆنی خەست زۆر خۆشترە وەک لە زەیت، بە تایبەتی بۆ ساوەر، بۆ برنجی خەڕ، ئەمانە زیاتر ڕۆنی بۆ بەکاربێنین. من بۆ 3 کوب برنج 2 کەوچکی چێشت لە ڕۆن بەکارێن، چکە ڕۆنی خەست زۆر دەرناکەوێت لە ناو شلەیە، لە ناو ساوەرە بە تایبەتی ساوەر تۆزێت چەوریش بێ بەتامە تا ڕۆنەکەمان ئەقەچێتەوە. میش ئەم پیازەی بۆ ورد ئەەکەم. هەوڵ بین پیازەکە زۆر نەسووتێ لە ناو ڕۆنەکەیە، لەبەر وێنەیاڵم زۆر ڕۆنەکە بە قرچێتەوە پیازەکەی بۆ بەکارێنم، چکە مەبەستمە شعریەش بەکاربێنم. شعریە کاتێکی زیاتری ئەوێ پیازش ناسکە، لەبەر احتیاتی ئەوەکەم. لێرەیە پیازەکەی بۆ وردکەم پێشووتر پێش ئەوەی ڕۆنەکە بە قرچێتەوە. ئەم ساوەرەی ئێمە ساوەری سوورنێ دۆشاو بەکار نایەنم،
بەڵام هەنێ بەهارات بەکارێنم وتمان ساوەری ئەمە جیاوازە وەک لە ساوەرە قەیمیەکانی خۆمان کە بەس بە دۆشاولی ئەنیان سپێتی بە سادلی ئەنین بیاڵێن ساوەری سپی ئەوە باشە سەلکی پیازەکەی تێنەکەین وریا بین تا ئەمە توایەوە ڕۆنەکەمان ئێستا من شعریەی بۆ بەکارێنم تقریبا نیو کوب لە شعریە لەگەڵ ڕۆنەکەیە بە تەواوی ئەبێ شعریەکە لە ناو ڕۆنەکەیە سوور بێت و ڕەنگی مەیلە و قاوەیەکی کاڵی لێبێت زۆریش نابسووتێت تامی چێشتەکەمان تێکوە چکە تا شعریەکە زۆر سوور بێتەوە کاتی ئەوێ پیازەکە ناسکە ڕەنگەکەی تێک ئەچێت و ئەسووتی ئاگاداری ئەوە ئەبین چاوەڕێی سوورکردنەوەی شعریەکە پێویستم بە هەنێک دەرمان ئەبێت زەردەچەوەم زۆر حەزلێتی لە کاتی بەکارهێنانی ساوەری سپیا بۆی تاو سپی نەبێ مەیلە و زەرد اینجا دارچینی لەگەڵ ساوەری سپیا زۆر بەتامە تاقیکەنەوە بیبەری تۆنیش بە حاڵ زۆر نانی کەمێکی بۆ بەکارێنین چکە کەمێک تامی مزری با خۆشترە ئەوە نەژ نا ساوەرەکەتانتون بێ مناڵەکانی خۆن ئێمە بۆی ئەم گۆڕانکاریان لە ناو ساوەراکەین زیاتر مناڵان ڕقیان لە ساوەر بۆی بیخۆن هەوڵ بەتونینەکەی داچینیش ناپۆڕادەیەک کە تامی محەلەبی بە تقریبا نیو کەوچکە چا لە داچینی بوو سەرکەوچکە چایەک بیبەری تون بوو بەڵام زەردەچەوە تقریبا یەک کەوچکی چای تەواو بەکارێنم کە ئەم بەهاراتانە ئەم جۆرە بەهاراتانی کە من وتم لە دارچین لە زەردەچەوە لە بیبەری تون ئەمانە پێویستەکە لەگەڵ ڕۆنە سوور بکرێنەوە چکە ئێمە بەهارات چەند جۆرێکمان هەیە بەهاراتمان هەیە پێویستەکە لەگەڵ ڕۆنەکە سوور بێتەوە وی تام و بۆن و بەرانی چێشتەکەمان خۆشکەعنی ئێستا من خۆمە حەز بە بۆنی داودەرمانەکان ئەەکەم بەهاراتەکەم بە ئاشکرا هەز بە بۆنی یەکەم ئەم بەهاراتانە پێویستیان بە سوورکردنەوەیە بە تایبەتی زەردەچەوە لەگەڵ کاریە ئەمانە کە سوور ئەبنەوە زیاتر ڕەنگی چێشتەکەمان جوانەکەن وەک لەوەی کە چێشتەکە ئاوەکەی تێکەیت ئەنجاو دەرمانانی تێکەیت وەڵام هەنێک جۆر سەوزەواتی وشکەمەنی وەک ئەو شویت و دەرمانە سەوزێکی کە بەکارم هێنا ئەمانە پێویستەکە لە کاتێکە کە ئاوەکەت کردە ناوشلەکەوە یەکسەر بەیەکەوە لەگەڵ ئاوەکەیان تێکەڵی کرد ئێستا بەتەواوی وا خەریکە ڕەنگی پیازەکەمان زەرد بووە نایڵم زۆر سوور بێتەوە شعریەکەش ناسکە ئێستا لەگەڵ پیازەکەی سوور ئەبێتەوە دوایی ئاوی بۆ زیادەکە لە کاتی لێنانی ساوەرە و برنجە من هەمیشە پێویستیم بە قیاسات ئەبێت تەنها برنجی پڵاو نەبێ قیاساتی ناوێت چکە تۆ پڵاو لێنی هەتا ئاوەکەی زۆرتر بێت جوانتر دەرەچێت زیاترە بێ ئەم ساوەرە پێویست بەوە ناکبی بشنی لە بەرێو پاک و خاوێنە ئەنجام زۆر حەزم لە ساوەری گەورە نییە هەوڵێن ساوەرێکی مەیلە ورد بەکاربیێنین بە قیاسات پێش ئەوەی ئاوەکەی تێکەم من ساوەرەکەی تێکەم چکە ساوەریش کەمێ سوور بێتەوە لەگەڵ بەهاراتەکانە تام و بۆن و بەرامی بەهاراتەکان هەڵەچنێ تقریبا 2 کوب سێ کوب ساوەرم بەکارهێنا بۆم 3 کوب ساوەرە من 4 کوپونی و ئاو بەکارێنم بەڵام ساوەرەکە جوان سوور ئەەکەمەوە لەگەڵ ڕۆنەکەیە لەم کاتەیە من خوێەکەی بۆ زیادەکەم کەوچکێکی چێشت خوێی بەسە تەواو شعریەکە چونکە ناسک بوو لەگەڵ پیازەکە سوور بوویەوە تەنانە پیازەکەش نەسووتاوە بەهاراتەکان جوان ڕەنگەکانی بە ئاشکرا دەرەکەوێ لەگەڵ ساوەرەکەیە کە ئەمیش تۆزێ سوور بوویەوە بەیەکەوە ئێستا ئاوەکەی بۆ زیادەکەم هەر کوپ یەک ساوەر بەرامبەر بە کوپونی وێک من 3 کوپم ساوەر بەکارهێنا 4 کوپونیویش ئاوی بۆ بەکارهێنا ئەمە 4
شوارکوبوونی و کەوچکێکی تێڕائەیە سەری نانینەوە هەتاوەکو بە جوانی ئەم ساوەرە هەموو ئاوەکە هەڵەمژێت ئەنجا کە تەواو بوو کزی ئەەکەین بۆ ماوەی چارەکێ بۆ 20 خوڕک بە ئاگرێکی هێواش و لەسەر خۆ ئەبێ ساوەرەکەمان دەمتوشت. بینەرانی بەڕێز و خۆشەویست بینەرانی عزیز دیارە بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەم ڕۆژمان بەم شێوازە کۆتایی پێهات کە بینیتان بۆ هیوای کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت سپاستانەکەن کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان ماونەتەوە تا ڕۆژێکی نوێ و بەرنمەیەکی نوێ بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ هەر شاد و سەرکەوتوو بن.